ئەگەر شەرحی خەمانم لێ ئەپرسی بۆ وەفاداری لە سایەی تۆ ئەناڵێنم لە ژێرباری خەفەت باری لە ڕێگای شقدا هەر کەس ئەسیر بوو کۆرت و زنجیرە خەیاڵی بادەکەی تۆ بوو منی کێشایە مەیخانە بەڵام ئێستا نەمەی دیارە نەساقی و دەوری پەیمانە من و تۆ سێبەری خۆرین کە تۆ هاتی ئەبێ بمرم ئەزانی گەوهەری عشقا کەسێ لەم پەیڤە حاڵی بێ خەیاڵی بادەکەی تۆ بوو منی کێشایە مەیخانە بەڵام ئێستا نەمەی دیارە نەساقی و دەوری پەیمانە من و تۆ سێبەری خۆرین کە تۆ هاتی ئەبێ بمرم ئەزانی گەوهەری عشقا کەسێ لەم پەیڤە حاڵی بێ لە نێو دنیا من تۆم هایا بەتەنهایی خودا ڕەحمێ بە حاڵم کەی بەناڵە و شین و تەنیایی بەدڵ هاوار ئەکەم یا ڕەب دەنگی کۆمەڵ ساباتێک بۆ ئارامی دڵان. شوێنی عەبدوڵڵا بۆ فرۆشتنی مەوادی کارەبایی و بیناسازی. شوێنی عەبدوڵڵا هەموو جۆرەکانی پلاک، سویچ پلاک، گڵۆپ و LED، کێبڵ و ویاریت و چووردنی لامان دەست دەکەوێت. ناونیشانی شوێنی عەبدوڵڵا سۆران فلکەی پێشمەرگا ڕێگای جوگیان. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بە مژمارانی خوارەوە بکەن. کۆڕەک 0750 406 6127 هەروەها زێن 0780 397 5098 شوێنی عەبدوڵڵا. فرۆشگای مەتین. فرۆشگای مەتین بۆ دابینکردنی پێداویستیەکانی خواردەمەنی و پەلەکانی تری ناوماڵ و شوشەواتی زۆر. فرۆشگای مەتین ڕۆژانە تاکو و کاتژمێر 12 شەو بەڕووی کڕیارە خۆشەویستەکانیدا کراوەیە. بەسەردانیکردنتان بۆ فرۆشگای مەتین کاڵاکانتان بە نرخێکی کەمتر بەدەستدێنن. ناونیشان سۆران شەقامی پێشەوە تەنیشت پەیمانگای داتای ئەهلی. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنەوە بکەن 0751 127 3909 فرۆشگای مەتین. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق موژدە بۆ خوشکانی باڵاپۆش. ئەنجومەنی خوشکانی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری حیجابی بەهەش هەڵدەستێ بەکردنەوەی پێشانگایەکی حیجاب و لە چەک ڕۆژانە لە خزمەتی تۆی باڵاپۆشدا بین لە کاتژمێریەکی دوای نیوەڕۆ تا 5 ئێوارە. لە بەرباری دارایی ئێستای هاوڵاتیان ڕەچاوی نرخەکانمان کردووە. نرخەکانمان لە 15,000 دەست پێ دەکات تا 50,000 دینار. تێبینی پێشانگاکەمان لە بەرواری 5/2 ڕۆژی دووشەمە دەکرێتەوە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت. ناونیشان ئەنجومەنی خوشکانی سۆرانی کۆمەڵی ئیسلامی تەنیشت مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان.
مژدا بۆ قوتابیانی خۆشەویست. پرۆژەی دۆستانی محەممەد تاقیکردنەوەی کتێبی گوڵاوی سەرمۆر بەڕێوە دەبات کە تیایدا خەڵاتی عەمرا بۆ کەسی یەکەم و خەڵاتی گرانبەها بۆ یەکەمەکان دابین کراوە. تێبینی بەشداربوو پێویستە تەمەنی لە نێوان 15-25 ساڵدا بێت. پەیداکردنی کتێب لە ئەستۆی قوتابیە. ڕۆژی تاقیکردنەوە 10/2/2018. ناونووسین لە بارەگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەبێت. بۆ بەشداریکردن لە قەزای سۆران و دەوروبەری دەتوانن پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنەوە بکەن: 0782 488 2198. پرۆژەی دۆستانی محەممەد. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان دەروازەی شەریعەتی بێگەردی ئیسلامە و مینبەری زانایانی میحرابی مزگەوتەکانی کوردستانە بۆ باگابوون و شارەزابوون لە بوارە جۆرەجۆرەکانی شەرعدا و ڕەوینەوەی تەم و مژوگومانەکانی سەردڵەکان. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان دەروازەی خۆی دەکاتەوە بە ڕووی بیسەرانیدا تا لەم دەروازەیەوە خەرمانی تابلۆی بەختەوەری ژیانی دنیا و دواڕۆژ بەرەو لووتکەی کامەرانی بەڕێ بکات. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان کەشتی ڕزگاری بە زانستی شەرعی و دەستکەوتنی وەڵامەکانتان بەڕێ دەکەوێت. لە بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان پرسیار بکەن و وەڵام وەربگرن. ئەم بەرنامەیە ڕۆژان یەکشەمە و دووشەمە و سێشەمە لە دەنجی کۆمەڵ ڕادیۆی سۆران کاتژمێردەی سەر لە بەیانیان دێتە خزمەتتان. چاوەڕوانی پرسیار و سەرنج و تێبینیەکانی ئێوەی بەڕێزین. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان. بەرنامەی گوڵستان. گوڵستان بەرنامەیەکی هەفتانەی دەنجی کۆمەڵ ڕادیۆی سۆرانە. هەموو ڕۆژانی سێشەممە لە پەخشی سەر لە ئێواران پێشکەشتان دەکرێت. لە بەرنامەی گوڵستان پرسیار ئاراستەی بەشداربوانی بەرنامە دەکرێت و تۆی بیسەریش دەتوانی پەیوەندی بکەی و وەڵامی پرسیاری بەرنامە بدەیتەوە. لە کۆتایی بەرنامەش تیر و پشک بۆ بەشداربوانی بەرنامە دەکرێت. بەرنامەی گوڵستان. بەرنامەی هۆشیاری تەندروستی. بەرنامەی هۆشیاری تەندروستی بەرنمەیەکی هەفتانەیە و بەشی ڕاگەیاندنی نووسینگەی سۆرانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان پێشکەشی دەکات. ئەم بەرنمەیە دەبێتە فەرهەنگێکی تەندروستی بۆ تەندروستبوونی خۆت و دەوروبەرت و گرنگی جەستەی خۆت بۆ دەخاتە ڕوو. بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکان و بەرچاوڕوونی تەواوت پێشکەش دەکات و هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکان دەستنیشان دەکات و چارەسەری تەواوی نەخۆشیەکان دەخاتە ڕوو. بەرنامەی هۆشیاری تەندروستی. دەنجی کۆمەڵ لەگەڵتانە لە هەموو کاتەکانی ژیاندا. دەنجی کۆمەڵ، دەنجی کۆمەڵ. دەنجی کۆمەڵ. وتەی ناوداران و زانایان سەبارەت بە پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ. ئۆگیست کۆنت، فەیلسوف و زانایی گەورەی فەڕەنسی کە بناغەدانەری زانستی کۆمەڵناسیە و
قوتابی سان سیمۆن دادەنرێ و لە گرنگترین کارەکانیشی دانانی کتێبی ئەلفەلسەفەت الوەضعیەیە کە لە 6 بەش پێک هاتووە. ناوبراو لە هەمان کاتدا ڕقێکی گەورەی لە ئیسلام بووە، سەردانی میسری کردووە، بەڵام لەوێ دەکەوێتە ژێر کاریگەری هەندێ زانای مسلمانەوە. پاشان بۆ لێکۆڵینەوە لە ئیسلام و ژیانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دەچێتە ئەندەلوس کە ئیسپانیای ئێستایە، دواتر دەچێتە ڕۆما و سەردانی پەرتوکخانەی ڤاتیکان دەکات و هەموو ئەو کتێبانەی سەبارەت بە ژیانی پێغەمبەری خوا نووسێتەوە دەیخوێنێتەوە. لێرەدا گۆڕان بەسەر بیر و باوەڕیدا دێت سەبارەت بە پێغەمبەری خوا و بە نێوچاوانی خۆیدا هاوار دەکات وای بۆ شەرمەزاریم بەرامبەر بە تۆ ئەی موحەممەد، درودی خوای لەسەر بێ، زۆر زوڵمم لێ کردووی، هاوار بۆ تۆ ئەی ئۆگست. ئەلمەلیک ناوی پیرۆزی پەروەردگارە، واتە پادشا و خاوەندار، یەکێک لە ناوە جوانەکانی خوای گەورەیە و پادشا لە زمانەوانی عەرەبیدا بە کەسێک دەوترێ کە هەموو پرس و ڕاو فرمان و قەدەغەکردن و هێز و دەسەڵاتێکی بەدەست بێت، جا لە خودی خۆی یان بەسەر کەسێکی تردا یان دەسەڵاتی بەسەر فەرمانڕەواییەکەیدا هەبێ. خوای گەورە لە سوورەتی ئەلمؤمنوندا دەفەرمێ فتعالى الله الملك الحق لا إله إلا هو رب العرش الكريم، واتبرزو بلندی بۆ خدای پادشای حەق، هیچ پەرستراوێکی بە حەق نییە جگە لە ئەو، و ئەو پەروەردگاری عەرشی بەڕێزە. و لە سنەتی خوا لە دروستکراوەکانیدا ئەوەیە کە موڵک و خاوەنداریەتی دابەش کردووە لە نێوان بەندەکانیدا و بە دانایی خۆی هەمویانی لە مڵکداریدا وەک یەک دانەناوە، وەک خوای گەورە لە سوورەتی یوسفدا دەفەرمێ وقال الملك إني أرى 7 بقرات سمان يأكلهن 7 عجاف، واتا وپادشاکەی میسر وتی من لە خەودا 7 مانگای قەڵەوم بینی کە 7 مانگای لە ڕوولاواز خواردنی. جیاوازی لە نێوان مڵک و دەسەڵاتی خوای گەورە لەگەڵ مڵکی غەیری خۆیدا ئەمانەیە. مڵک و دەسەڵاتی خوددا یەکجار گەورەیە و کەس ناتوانێ ژماردنی بۆ بکات. مڵکی خوا لە نێو ناچێ، مڵکی خوا کەم ناکات هەرچەندی لێ ببەخشێ، کەس ناتوانێ ململانەی خوا بکات لە مڵکیدا و بە زۆر لێی داوا بکات یان لێی بسێنێت. مڵکی خوا ڕاستەقینە. خوای گەورە لە سوورەتی ساددا لەسەر زمانی پێغەمبەر سوان درودی خوای لەسەر بێ دەفەرمێ قال رب اغفر لي وهب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي إنك أنت الوهاب. وتا سليمان وتی خوای گیان لێم خۆش بە و مڵکێکم پێ ببەخشە کە بە هیچ کەسی تری نەبەخشی لە دوای من، بەڕاستی تۆ بەخشەری. دەنگی کۆمەڵ ساباتێک بۆ ئارامی دڵان. نەبوونی نەیتوانی ڕێ لە سەرکەوتنەکانم بگرێ. لە یەکێک لە ڕۆژە گەرمەکانی هاوین لە ماڵێکی قەرەباڵغ لە یەکێک لە لادێکانی ئێران لەدایک بووم. باوکم کرێکار بوو، دایکیشم ژنی ماڵەوە. هەردووچیان خوێندەواریان نەبوو. 6 خوشک و 4 برا بوون کە من شەشەم منداڵ بووم. لەگەڵ خوشکەکانمدا دەستمان کرد بە قاڵی چنین. هەر لە منداڵیەوە پێی ئاشنا بووم. لە بەرەبەیانەوە هەتا بانگی مەغریب خەریک بووین، چونکە زۆر هەژار بووین، هیچمان نەبووە. ناچار بووین بەو شێوەیە خۆمان بژێنین و ئەوەی شەو بە برسێتی سەر نەنێینەوە. هەمومان خەریکی ئیشکردن بووین بۆ ماڵەوە، بەڵام من نەمدەویست دوا ڕۆژم وەکو ئەوان بێ، چونکە زۆر حەزم لە خوێندن بوو. دەبوایە هەوڵی زیاترم بدایە بۆ خۆم. ئەو ڕۆژە ئیشم دەکرد هەتا دایک و باوکم ڕازی بکەم بۆ ئەوەی بخوێنم. ساڵی خوێندن دەستی پێکردەوە، من دەبوایە بۆ قوتابخانە بڕۆم. هیچ خۆم ئامادە نەکردە بوو و هیچی تازەم نەکڕی بوو. دەبوایە لە جلوبەرگ جانتا و قەڵەم و دەفتەری خوشک و براکانم سوود وەرگرم، چونکە ئەوان وازیان لە قوتابخانە هێنابوو.
هەرچەند شتەکانی ئەوانیش تازە نەبوون، بەڵام گوێم پێ نەدەدا، تەنها ئامانجم خوێندنەکە بوو. ڕۆژی یەکەمم بوو کە چوومە قوتابخانە، بڕیارمدا بوو کە سەیری جلوبەرگ و جانتا و قەڵەم و دەفتەری هاوڕێکانم نەکەم و حەسوودیان پێ نەبم، خەفەتی پێ نەخۆم، چونکە بڕیارمدا بوو کە تەنها هەوڵی دەرس خوێندن بدەم. بەو شێوەیە یەکەم ڕۆژ بوو لا قوتابخانە بێ هاوڕێ لە سوچێکی حەوشەی قوتابخانەکەدا دانیشت بووم و سەیری زەویەکەم دەکرد بۆ ئەوەی چاوم با جلوبەرجی هاوڕێکانم نەکەوێت کە من پێی ناڕەحەت ببم. هەلەو کاتەدا سرم بەرز کردەوە بینیم هەموو هاوڕێکانم لەگەڵ دایک و باوکیاندا لە حەوشەی قوتابخانە پیاسە دەکەن. دڵم ناڕەحەت بوو، منیش پێم خۆش بوو وەکو ئەوان کەسێکم لە ئەوەڵ ڕۆژی قوتابخانە لەگەڵم بەهاتایە. هیچ کاتێک ئەو ڕۆژەم لەبیر ناچێتەوە کە هەموو قوتابیەکان شتەکانیان پیشانی یەکتر دەدا. منیش پێم خۆش بوو هەموو شتەکانم وەک ئەوان تازە بووایە کە لە قوتابخانە دەگەڕامەوە هەتا درنگانی شەو قاڵیم دەچنی. کە من گەورە بووم، هەرچی گەورە بوومایە مەسروفی زیاتر دەبوو. باوکم بەردەوام ئیشی دەکرد بۆ ئەوەی مەسرفمان بکات. سێ خوشک و دوو برا گەورەکەم شویان کرد و ژنیان هێنا، بۆیە زیاتر ئەرک کەوتە سەرشانی باوکم. دەبووایە زیاتر ئیشمان بکردایە. من پۆلیسێمی ناوەندیم تازە تەواو کردبوو، بڕیارمدا کە لە ماوەی ئەم 3 مانگەی هاویندا بە ناڕەحەتی ئیش بکەم هەتاکو باوکم ڕازی بکەم لەسەر بەردەوام بوونم لە خوێندن. ئەو ڕۆژانم زۆر بە ناڕەحەتی بەسەر دەبرد لە قاڵی چنیندا، هەتا نانی نیوەڕۆشم هەر لە لای ئیشەکەمدا دەخوارد. شەویش هەتاکو بەرەبەیان بەخەبەر بووم هەر قاڵیم دەستنی. بەرەبەرە ساڵی خوێندن دەستی پێکرد، من دەبوایە فایدی پڕ بکردایەتەوە و لە شار بەم خوێندایە، چونکە لە لادێکەماندا پۆلی چوارەمی ئامادەیی نەبوو. لەبەر ئەمە مەسروفی زیاترم دەوێت. بێزگە مەسرفی قوتابخانە دەبوایە کرێپاسەکەشم بدایە. لە سەرەتاوە ماڵەوەمان ڕازی نەبوو، چونکە من تەنها قوتابی بووم لە لادێکەماندا ئەو پلەیەم هەبێ و بەو پلەیە گەیشت بووم. ئەمەش بووە هۆی ئەوەی کە دایکم و باوکم ناڕازی بن. دەیانوت نابێت کچێ لەو تەمەنەدا بە تەنها بڕوات بخوێنێت، تۆ شارەزای هیچ شوێنێک نیت. دەرودراوسێ قسەمان پێ دەڵێن. من زۆر ناڕەحەت بووم، شەو ڕۆژ دەگریام. ناچار دایکم و باوکم ڕازی بوون کە من بەردەوام بم لەسەر خوێندنەکەم. ڕۆیشتم بۆ شار. لە قوتابخانەکەدا ناوم نووسی، تەنها کچێک بووم کە لە لادێوە دەهاتم. هەموو هاوڕێکانی ترم ماڵیان لە شاردا بوو، بەڵام هەموو ڕۆژێک دایک و باوکیان بە سیارەوە دەیانهێنان بۆ قوتابخانە. زۆر بیرم لەوانە نەدەکردەوە، چونکە ئارەزووی گەورەترم هەبوو. هاتبوو کە دەرس بخوێنم و ماڵەوەمان دڵخۆشکەم بەوەی من یەکەم منداڵ بووم بگەمەوە ئاستەی خوێندن. بۆیە منیش بڕیارمدا کە هەر لە قوتابخانە فێری دەرسەکان ببم. جوان گوێم بۆ دەگرتن، چونکە لە ماڵەوە کاتم نەبوو. یەکەم ڕۆژ بوو کە دەمبینی هەموو قوتابیەکان بە پەنجە دەستنیشانی منیان دەکرد بۆ هاوڕێکانی تریان پێدەکەنین. زۆر ناڕەحەت بووم، بەڵام گوێم پێ نەدەدان. زوو دڵخۆشی خۆمم دەکرد. یەکەم جار کەس هاوڕێتی نەدەکردم، نزیکم نەدەبوونەوە، هەتاوەکو ڕۆژێکیان ناوم لە لەوحەی ئەعلاناتی قوتابخانەکەدا هەڵواسرا کە بە پلەی یەکەم دەرچووم. هەمویان سەریان سوڕما بوو. کچەکانی شار بڕوایان نەدەکرد کچێکی فەقیر لە لادێدا دەژی بتوانێت یەکەم بێت. بەو شێوەیە بە سەرکەوتووی ئەو ساڵم بڕی. هەوڵمدا کە زۆر بە سەرکەوتوانە خۆم ئامادەکەم بۆ ساڵێکی تر، چونکە ساڵ بە ساڵ پۆلەکان ناڕەحەتتر دەبن. زیاتر خۆم خەریک کرد بە خوێندنەوەوە لە پاڵ قاڵی چنینەکەدا، چونکە زیاتر باوەڕم بەخۆم هەبوو کە ساڵ هاتەوە ڕۆژمە پێنجەمی زانستی. کاتی قوتابیەکان زانیان ڕۆژتومەتە بەشی زانستی سەریان سوڕما، باوەڕیان نەدەکرد سەرکەوتوو بم. دوای چەند مانجێک لە خوێندن قوتابیەکان پێیان وتم کە دەبێ بیت لە ماڵەکانمان دەرسمان بۆ شەرح بکەیت. ڕازی بووم و باوکیشم زانی کە ئەتوانم بەو شێوەیە خەرجی خۆم دەربێنم. ڕازی بوو. ڕۆژانە دەرسەکەی خۆمم لە قوتابخانە دەخوێند و دەرسیشم بە ئەوان دەگوتەوە. کە دەگەڕامەوە شەوانەش تا درنگانێکی شەو قاڵیم دەستنی. لەو چەند مانگەدا کە دەرسم بەو قوتابیانە دەگوتەوە بیرم
دەکردەوە تەنها کات بە فیڕۆدانە چونکە زۆر گرنجیان بە دەرسەکە نەدەدا لە کاتێکدا کە دەڕۆشتمەوە ماڵەکانیان دڵم زۆر ناڕەحەت بوو دەموت باشە ئەوان بە هەموو سەروەت و سامانەوە گرنگی نادەن بە خوێندنەکانیان تەنها پارەکانیان لە شتی بێهودەدا سەرف دەکەن بەردەوام دەمگوت کە کەسم نییە پشتیوانیم لێ بکات لە پاڵەوانەدا زیاتر شانازیم بە ماڵەوەمان دەکرد و بەردەوام دەبم لەسەر خزمەتکردنیان هەتا ئەو ڕۆژەی کە دەمرم بەو شێوەیە بە سەرکەوتوی ئەو 2 ساڵشم تەواو کرد ڕۆژێکیان کە ڕۆژمە دەرەوە بۆ کڕینی ڕۆژنامە بزانم کە چی وەریگرتووم چونکە ئەوانیش لە قوتابخانە پێیان ناڵێن وەکو خۆمان لە ئینتەرنێت دەیدۆزنەوە هیچ کاتێک ئەو ڕۆژانم لەبیر ناچێتەوە دەستەکانم دەلەرزین کاتێک کە لە ڕۆژنامەکەدا ناوی خۆمم بینی لە یەکەمدا سەیرم کرد پزیشکی وەریگرتووم باوەڕم نەدەکرد هیچ کەسیش نەیدەتوانی باوەڕ بکات ئەو کسەلادەیە لە پزیشکیدا وەرگیرا بێ دەبێ بڕۆم بۆ تاران بخوێنم دڵم زۆر خۆش بوو کە توانیم بگەمە ئەنجام زۆر سوپاسی خی گەورەم کرد هەموو ئازار و ناڕەحەتەکانی ساڵانی ڕابردووم لەبیر چووەوە کاتێک کە بەرەو ماڵ بەڕێکەوتم دڵم ناڕەحەت بوو وتم ئەم جاریان چۆن دڵی دایکم و باوکم ڕازی بکەم تا بهێڵن لە شارێکی گەورەی وەکتاران کە من بەردەوام بم لەسەر خوێندنەکەم نازانم بۆ خۆشم لەو شارە گەورەیە زۆر دەترسام و ماڵەوەشمان هەرگیز باوەڕیان نەدەکرد پزیشکی وەرم بگرێت کاتێک گەیشتمەوە ماڵەوە تەقەم لە دەرگادا لە پاڵ دەرگاکەدا دانیشتم و دەستم کرد بە گریە لە ناکاو دەرگاکە کرایەوە دایکم کاتێک منی بینی لە پشتی دەرگاکەدا دانیشت بووم سیرێکی دەم و چاوی کردم بە ناڕەحەتێکەوە وتی چی بۆ کچەکەم چاو بە گریانەوە بوو وتم دایە گیان لە پزیشکی وەرگیراوم دایکم دەستی کردە ملم و ماچی کردم پێیوتم پیرۆستی عەزیزم هیچ نییە ئەوە گریانی خۆشیە ئەی شیرینیەکەت کووە تۆ بڕۆ ژوورەوە هەتاوکو من بڕۆم شیرینیەکەت بکڕم ئەگەر باوکت بێتەوە زۆر خۆشحاڵ دەبێ بە بیستنی ئەم هەواڵە بە قسەکانی دایکم دڵم زۆر خۆش بوو ئارامیەک بۆ دڵم هات لە خۆشیدا دووبارە ڕۆژنامەکەم دەخوێنەوە کە من پزیشکی وەریگرتە بووم ئەو بوو هۆی زیاتر یارمەتیدانم بۆ خوێندن نەمدەویست ئارەزوەکانم بە هەدەر بڕوات پێویستە بەردەوامیم هەبێت وە خۆڕاگر بم بەو شێوەیە دانیشتم هەتاکو باوکم لەسەر ئیش بکەڕێتەوە قسەی لەگەڵ بکەم چونکە ڕازیکردنی باوکم کەمێک ناڕەحەت بوو لەبەرەوەی مەسرفی زیاتری دەویست بەڵام من بە هەر شێوەیەک بوو دەمەوێت بەردەوام بم لەسەر خوێندنەکەم بۆ ئەوەی دوایی کە گەڕامەوە وڵاتەکەم بکەم من دەمزانی کە ئارەزوویەکی گەورەیە بۆیە مەحاڵ بوو کە پێی بکەم ئالەم خەیاڵانە بووم باوکم خۆی کرد بە ماڵدا پاش بە خێراتنەوەی ڕۆشتم لە پاڵیدا دانیشتم و لەگەڵیدا قسەم کرد دەربارەی دوا ڕۆژی خۆم بۆی دوام وتم ئەگەر بڕۆم بۆ تاران هەوڵێکی زیاتر دەدەم بۆ ئەوەی بەسەرکەوتووی بیبڕم پاشان هاتمەوە خزمەت بە خەڵکی لادەکەمان بکەم و پارەکەشم دابەش دەکەین بۆ هەردووکمان ئەمە دەبێتە هۆی سەربەرزی بۆ تۆش ئەوەندە لەو بارەوەی قسەم بۆ کرد خۆشبەختانە ڕازیم کرد چەند ساڵ بوو کە دایکم و باوکم بەخۆشیەوە نەبینی بوو ئەمە جێی شانازی بوو بۆ من نەک تەنها بۆ ماڵەوەمان بەڵکو بۆ هەموو خەڵکی لادەکەشمان کاتی ئەوە هات بچم خۆم لە زانکۆی تاران داخڵ بکەم لەگەڵ باوکم کەوتینە ڕێ تا گەشتینە تاران کەوتینە پرسیارکردن بۆ دۆزینەوەی زانکۆکە خۆشبەختانە دۆزیمانەوە کاتکە داخڵی حەوشەی زانکۆ بووین باوکیشم لە پێشەوە دەڕۆیشتین منیش بە دوایدا کە سەرم بەرز کردەوە بینیم هەموو قوتابەکان سیرمان دەکەنین زۆر ناڕەحەت بووم بەڵام گوێم پێ نەدا چونکە ئارزوویەکی زیاتر لەوانم هەبوو ڕۆیشتی نەژوورەوە بۆ لای بەڕێوەبەرەکە یەکەم جار ئەویش سەیری دەکردین بزە دەیکرد وتی وەری ناگرم بەڵام پاش مودەتێک تەماشای فایلەکەی منی کرد هەستایە سەر پێ و دەستی خستە دەستی باوکم وتی پێویستە ئێمە شانازی بکەین بە قوتابێکی وەهاکە لە لادێکدا کچی وای تێدا هەڵکەوێت و دەستخۆشی لە باوکم کرد و هیوای سەرکەوتنی بۆ خواستم هاتینە دەرەوە ڕۆیشتینە بازار هەندێک شت کە پێویستمان بوو کڕیمان دوو شەو لەوێ ماینەوە پاشان بەرەو لادێکەمان بەڕێکەوتین هاتینەوە بۆ ماڵەوە دەستم کرد بە ئیشکردن چەند ڕۆژێکی تر دەرگای زانکۆ کرایەوە من لەگەڵ باوکمدا هاتینەوە بۆ تاران باوکم لە نیوەی ڕێگەدا کەوتە قسەکردن لەگەڵمدا وتی هیچ ناڕەحەت مەبە لە قسەکانی ئەوان گویان پێمەدا من زۆر قسەکانی باوکم پێسەیر بوو چونکە ئەمە یەکەم جارم بوو شتی وەهای لێ ببیستم زانیم باوکم تێگەیشتووە دڵم خۆش بوو توانی زانکۆ ببڕم دوایی تەواو بووم شتەکانم کۆ کردەوە بەڕێکەوتم بۆ لادێکەمان کە ئێستا کاتی ئەوە هاتووی یارمەتی خەڵکی لادێکەمان بدەم کاتێک کە هاتمەوە هەستم دەستم کرد بە کردنەوەی عیادەیەک لە لادێکەمان ڕۆژانە چەند نەخۆشێک سەردانیان دەکردم زۆر بە سەرکەوتووی چارەسەرم دەکردن دوایی چەند ساڵێک شوم کرد بوومە خاوەنی کچێک بە ناوی مەریەم
دوایەوەش هەر بەردەوام بووم و هەوڵم داوە کە بڕۆم بۆ دەرەوەی وڵات بخوێنم بۆ زیاتر شارەزابوون لە بوارەکەمدا بە یارمەتی خی گەورە بە هەوڵدانی خۆم و کۆمەچی دایک و باوکم توانیم گەمە ئامانجی خۆم کە پزیشکی بووە و ئێوەش ئەی قوتابیە ئازیزەکان بە پشتبەستن بە خی گەورە پاشان هەوڵ و کۆشتی خۆتان دەتوانن بگەنە ئامانج. دەنگی کۆمەڵ دەنگێک بۆ نوێبوونەوە و داهێنان. اگه یادت از همه پیر و جوان دل می رو باید به هوای کوی تو هر لحظه دل پر می گشاید هم امید قلبی هم پناه جانی نور مطلق زمین و آسمانی جلوه زیبایی های بیکرانی تو شدی دنیای من رویای من ای جان جانم رود از چشمان من اشکم نیادت کم شو بارم با تو در امانم ای امید جانم بی تو بی پناه و بی نام و نشانم بی تو در تاریکیم راهی ندارم تا نفس در سینه دارم اسم تو گرد زبانه عطر دلخواه و شمیم عشق تو آرام جانه نور بیکرانی لطف جاودانی من گنهکارم ولی تو مهربانی بحر قلب عاشقان نام و نشانی بی تو ای آرام جان ای مهربان تنها ترینم تا ابد در کوی تو عاشق ترین فرد زمینم یاد تو توانم جز تو من ندانم ای امید و آرزوی جاودانم باعث آرامش روح و
روانه. که یادت از همه پیر و جوان دلی رو باید به هوای کوی تو هر لحظه دل پر می گشاید، هم امید قلبی هم پناه جانی، نور مطلق زمین و آسمانی، جلوه زیبایی های بیکرانی، تو شدی دنیای من، رویای من، ای جان جانم. رود از چشمان من اشکم به یادت هم شو بارم، با تو در امانم ای امید جانم، بی تو بی پناه و بی نام و نشانم، بی تو در تاریکیم راهی ندانم، بی تو در تاریکیم راهی ندانم. دەنگی کۆمەڵ دەنگێک بۆ نوێبوونەوە و داهێنان. پێوەری ئیماندار لە قورئانی پیرۆزدا يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. أي أواني باورتان هێناوە خیانەت مەکەن لە خوا و لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوەی کەم تەرخەمیتان لە فەرمانبەرداریاندا، هەروەها خیانەتیش مەکەن لە ئەمانەت و سپاردەکانتان کە پێتان دەست پێدرێت لە کاتێکدا کە ئێوە دەزانن ئەو کارەتان خیانەتە. واعلموا أنما أموالكم وأولادكم فتنة وأن الله عنده أجر عظيم. هەروەها بزانن بەڕاستی ماڵ و سامان و منداڵتان بۆ تاقیکردنەوەیە، بەڕاستی خوای میهرەبانیش پاداشتی زۆر و بێسنووری لەلایە بۆ ئەو کەسانەی کە نایەڵن ماڵ و سامان و منداڵیان ببێتە کۆسپ لە ڕێگەی جیهاد و هەوڵ و خەبات و کۆششیاندا. وتە و پەندەکانی لوقمانی حەکیم. بسم الله الرحمن الرحيم. ولقد آتينا لقمان الحكمة أن اشكر لله ومن يشكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن الله غني حميد. وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. کوڕی شیرینم، ئەگەر شەیتان لە ڕێگومان و دوودڵیەوە بۆت هات، تۆ بە دڵنیایی و ئامۆژگاری بەسەریدا ساڵ بە. ئەگەر لە ڕێی تەمەڵی و بێزاریەوە بۆت هات، بە باسی قەبر و قیامەت بەسەریدا زاڵ بە. ئەگەر لە ڕێی هەندان و ترساندنەوە هات بۆت، هەواڵی ئەوەی بەدەرێ کە دنیاش کۆتایی دێت. کوڕم، بەڕاستی کەسی ڕەوژناشیرینی دەمشڕی بەدبەخت کاتێک کە قسە دەکات زمانی خۆی ڕیسوای دەکات و ئەگەر بێدەنگیش بێت نەزانیەکەی ڕیسوای دەکات. ئەگەر کارێک بکات خراپە دەکات، ئەگەر کارێکیش نەکات تەمەنی بەفیڕۆ دەڕوات. ئەگەر دەوڵەمەند بێت یاخیە بێت،
ئەگەر هەژاریش بێت ناومێ دەبێت ئەگەر دڵخۆش بێت فیز دەکات ئەگەر خەمباریش بێت ئەبێتە دیل ئەگەر ڕێزی بگری یاخی دەبێت ئەگەر ڕێزی نەگری ڕەشبین دەبێت ئەگەر داوا بکات سوورە لەسەری ئەگەر داواشی لێ بکرێ نابەخشێ ئەگەر پێ بکەنێت قاقا دەکات ئەگەر بشگری هاوارەکات ئەگەر تووڕە بێت زۆر توندە ئەگەر باسیشی بکرێت تووڕە دەبێت ئەگەر ببەخشێ منە دەکات ئەگەر پێی ببەخشرێ سپڵەی دەکات ئەگەر نهێنی لادانرا خیانەتی لێکات ئەگەر نهێنیشی لادانای بوهتانت بۆکات ئەگەر لە خوار تۆ بوو توانجت لێگرێت ئەگەر لەسەر و تۆشەوە بێ تووڕە ئەبێت ئەگەر هاوڵەتی بکەیت ماندوو دەکات ئەگەر لێشی دوور بیت وازت لێ ناهێنێ ئەگەر ڕێنمایی بکرێ ڕێنمایی وەرناگرێ ئەگەر فەرمانی پێ بکرێت گوێڕایەڵی ناکات ئەوەی لەگەڵی دەژی بەختەوە نییە ئەوەشی لی دوورە لی بێوەی نییە کاتێک قسە دەکات نەیپێکێت لە کاتی ناخۆشیدا ئارامگر نییە لە بابەتێکدا ناوەستێت کاری چاکە ئەنجام نادات سوپاسی کەس ناکات واز لە فێڵکردنیش ناهێنێت لە کەسی سەرکەوتوو متمانە وەرناگرێ ئەگەر چی لەگەڵ دانایانیشدا ڕێک نەبێ بە زانستەکەی لە خۆی باییە ئەگەر یەکێک لەگەڵ زانایاندا بێت وا دەزانێت ئەو چاکەکارە ئەگەر خراپەکاریش بێت وا دەزانێت بێدەسەڵاتیەکەی زیرەکیە خراپەکەی چاکە و زیادەڕۆیەکەی ورەیە و نەفامەکەی ئارامگریە حەزی لە چی بێت وەری دەگرێت ڕقی لە چیش بێت وازی لێدێنێت ئەگەر حەق و ڕاستی لەگەڵ ئارەزوویدا بوو ستایشی دەکات خۆ ئەگەر حەقیش پێچەوانەی ئارەزووی بوو بە درۆی دەخاتەوە و وازی لێدێنێت کاتێک پێویستی و ئیشێکی بە حەق بوو پرسیاری دەکات کاتێ پرسیاریشی لێ بکرێ وەڵام ناداتەوە کاتێک ئالی حەق ئامادە بوون لەگەڵیانە کاتێ ئامادەش نەبوون ئەچێتە سەر ناحەق لەگەڵ زانایاندا دادەنیشێ ملکەتیان نییە و گوێیان لێ ناگرێت کاتێ لە ناو زانایانیشدا نەبێ فیز دەکات بەسەریاندا و پێیان پێدەکەنێ حەق دەڵێ بەڵام بەکردەوە پێچەوانەیەتی فەرمان بە چاکە دەکات خراپەش ئەنجامەدات فەرمان بە حەق دەکات لەسەر ناحەقیشە هەموو جۆرە مامەڵەیەک لەگەڵ خەڵکیدا دەکات ئەگەر بۆ خۆی بێت پێی خۆش نییە چاکە پیشانی خەڵکی دەدات خۆی لێی دوورە ڕێگری لە خراپە دەکات خۆشی ئەنجامی دەدات فەرمان دەکات بە ورەبەرزی لە خۆیدا نییە لە شەرع خۆی شارەزا دەکات کاری پێناکات بەکاری دواڕۆژ شوێن دنیا دەکەوێت ئەگەر بەهێز بێت توندە بەرامبەرت ئەگەر لاوازیش بێ لاوازترت دەکات ئەگەر دەوڵەمەند بێ پێت دەڵێ لە خۆباییە ئەگەر هەژاریش بێ دەڵێ داماوە ئەگەر سوور بێت لەسەر چاکە پێت دەڵێت ڕۆچووە ئەگەر خاویش بی پێت دەڵێ زۆر لە خۆی دەکا ئەگەر پێی ببەخشی پێت دەڵێ زیادەڕۆیی دەکا ئەگەر نەشی دەیتێ دەڵێ چروکە ئەگەر نەرم بی لەگەڵی و لی نزیک بیتەوە دەڵێ ماستاو چییە ئەگەر لێشی دوورە پەرێزبی دەڵێ فیزلە دەنگی کۆمەڵ ساباتێک بۆ ئارامی دڵان. من كلماتي لأذب عن عرض الرسول بذاتي أحمي الرسول بما ملكت منافحا للشعر أكتبه على الورقات البدر يسمو في السماء لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا خواهي يورد فرميت خواهي عز وجل تاكي لقل إيمان داران كرت كاتك پیغمبری جبوناردن سلامی خوای لەسەر بێت ئەو پێغەمبەرە لە خودی خۆیان کە ڕێنمایی و هیدایەت و بەرچاوڕۆشنیان پێ بدا لە هەموو کاروبارێکی ژیاندا واتە هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوە نەبوو کە تەکلیف و قورساییمان بخرێتە سەر بە پێچەوانەوە بۆ ئەوە هاتووە کە یارمەتیدەر و بەرچاوڕۆشنکەرەوەمان بێت
کاتێک کە پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردگار ئەو پێغەمبەرە ئازیزەی نارد و ئەو دینە پاکەی پێدا نارد. بەڕێزانم ئێمە زۆر دوورین لەو سەردەمە بۆیە نازانین بەشەریەت لە چ تاریکاییەکدا بوو. مرۆڤایەتی لەو سەردەمیدا لە ئەو پەڕی جەهالەت و دواکەوتوویی و قوربەسەری و ستەمکاریدا بوو. لە هەر بوارێکەوە بیگری، لە هەر ڕوویەکەوە تەمەشای بکەی، لە کاروباری سیاسی و کۆمەڵایەتی و دینی و ئەگەر لە هەر بوارێکەوە تەمەشای بکەی لەو سەردەمدا خەڵک لە نزیکترین ئاستی ژیاندا بوون. خەڵکی دوو چین بوون، چینێکیان خۆیان کردبوو بە خاوەنی خەڵکەکەی دی، خۆیان کردبوو بە خوا بەسەر خەڵکی دی، خۆیان کردبوو بە هەموو شتێک، چینەکەی دیکەش دەچەوسێنرانەوە دەبوو خزمەتی ئەو چینە باڵا دەستە بکەن. سەردەمی کۆیلایەتی بوو، سەردەمی ئەوە بوو ئینسانیەت و بەشەریەت تیجارەت و بازرگانی پێوە دەکرا. وەکسون تو ئێستا ئاژەڵێکت هەیە لە ماڵێ دەیبەی لە مەیدانی حەیوانان دەیفرۆشی، ئابە و شێوەیە خەڵک عەبد و جاریە و کۆیلەی هەبوو، ئینسانێکی وەکو خۆی دەچوو سعر و قیمەتی لەسەر دادەنا و دەیفرۆشت. ئەو سەردەمە بوو کە کەس زیندە بە چاڵ دەکرا لەبەرەوەی کابرا پێی عەیب بوو کەس گەورەکە، دەیگوت من کەس گەورەکەم و دوای بیدەم بە کەسێک. ئەو سەردەمە بوو بەڕێزانم کە ڕیباخۆری و سوخۆری هەبوو. هەموو ئەو شتانە کە خراپن کە سەبەبی چەوسانەوەی ئینسانیەتن، نەتەنها ئەو چینە زەعیفە، حتا پیاوەکانیش سەردەست و زاڵەکانیش. بەڕێزانم سەردەمێک بوو کە خوێنڕشتن، پیاو کوشتن شتێکی زۆر ئاسایی بوو کە بەداخەوە ئێستاش خەریکە بەشەریەت بچێتەوە سەر هەمان ڕێچکەی ئەو زەمانی. سەردەمێک بوو خەڵک لەسەر جێگای خۆی بمرد با پێی عەیب بوو، دەیگوت دەبێت بکوژرێ، بە خەنجەر و شیر و تیر بکوژرێ، نەک لەسەر حەق و لەبەر خوا، بەڵکو لەبەر تەعەسسوب و دەمارگیریەتی، لەبەر ئەوەی کە هەر کامێکیان دەیویست فەڕسکا و ماڵ و سامانی بەرامبەرەکەی بە تاڵان ببا و ژیانیان لەسەر چەتەیە و ڕاوڕوود بوو، بەتایبەت جەزیرەی عەرەبی. بۆیە هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نور و ڕۆشناییە بوو کە مرۆڤایەتی دەرهێنا، بەتایبەت عەرەبی جاهیلیەتی ئەو زەمانی لەو جەهالەتە دەرهێنا، کردی بەچی؟ کردی بەهێزێک و قووەتێک کە تەنانەت فارس و ڕۆمەکان لە بەردەستیان خۆیان نەگرت، توانیان لە ماوەی کەمتر لە 23 ساڵدا هەموو جەزیرەی عەرەبی و تەنانەت دەوروبەرەکەشی و دوو ئیمپراتۆرەتی گەورەی ئەو سەردەمە لەناو ببەن و بیان هێن و ملکەتی ئیسلامیان بکەن. ئەو عەرەبانە ئەو عەرەبە وەکو دەگوترێ عەرەبی پێپەتی، ئەو عەرەبانە چۆن توانیان بگەنە واستە بەدین، وەکو ئیمامی عومەر دەفەرمێت ئێمە قەومێک بووین زەلیل بووین، ئەعەزەنا الله بالئیسلام، خوای گەورە بە ئیسلام بە عیزەتی کردین. هەر وەختێک بمانەوێ عیزەت و سەرکەوتن و سەربەرزیمان لە جێشکەوە بۆ بێ ئیلا ئەذەلەنا الله، خوای گەورە زەلیلمان دەکا. جا بەڕێزانم، تەنانەت بەڕێزانم پیاوچاکانی پێشین لە ئەصحاب و تابعین دەفەرمون ئێمە چۆن ئاەتی قورئانمان فێری منداڵەکانمان دەکرد، ئاوهاش غەزەوات و بەسەرهاتەکانی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام بۆ منداڵەکانمان دەجێڕایەوە و فێرمان دەکردن، چونکە ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام قودوە و پێشەنگی ئێمەیە. ئەو پێغەمبەرە سەلات و سەلامی خوای لەسەر بێت ڕێنوێنیکەر و ڕێنیشاندەری ئێمەیە. و بەڕێزانم گومانی تێدا نییە هاتنە دنیای پێغەمبەر نیعمەتێکی گەورە بوو بۆ بەشەریەت، و خوای پەروەردگار فێرمان دەکا و پێمان دەڵێ کە ئێوە نیعمەتەکانی خوا بە گەورە بگرن. هەر نیعمەتێک کە خوا لەگەڵی کردبیت و ئەمما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث، خوا دەفەرمێت نیعمەتەکانی خوای خۆت باس بکە، خوای گەورە چاکەیەکی لەگەڵ کردی باسی بکە و پێی خۆشحاڵ بە و سەر پێی بەرز بێت. هیچ نیعمەتێک لە نیعمەتی ئیمان، لە نیعمەتی ئەو پێغەمبەرە خۆشەویستە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت گەورەتر نییە. البدر يسمو في السماء بعزة والشمس ساطعة بلا طاقات والكلب ينبح لا يضر سماءنا والإفك سوف يصيبكم بثبات لا لن يضر نبينا بحديثكم بل زاد قدرا عاليا طبقات يفدي النبي محمدا كل الورى هو مرسل الرحمن بالآيات نحري بنحرك يا محمد إنني متلهف للقائكم بمماتي عرضي بعرضك يا نبي مليكنا حان الوقوف لعرضكم بثباتي
دەنگی کۆمەڵ دەنگێک بۆ نوێبوونەوە و داهێنان. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح زعما قصەیەکتان بۆ دەجێڕمەوە. ئەو قسەیەکی واقعیە. ڕۆژێکیان پێم خۆشە بەڕاستی لەگەڵم دابن بزانن سەردانی یەکێک لە مامۆستایەکی اختیاری بەڕێزمان کرد نەسیحەت و ئامۆژگاری ئێمە دەکرد. پێم خۆشە هەموو کەس بۆ خۆی تێبگا لەکن خۆی و بچێتە ناو ناوەڕۆک و بابەتەکەی یەکسەر بیکاتە دەرسێک و قەرارێکی جوانیشدا لەکن خۆی. گوتی ئەمێن گەنج بووم بەنیشاط بووم لەگەڵ هێز و قووەتێکدا بووم لەگەڵ گروپێکدا بووم یعنی مەلاش بووە ها و نەبێ ئینسانێکی اعتیادی ئی خزمەتی زۆری ئەو قووەتەم دەکرد زۆر لە خزمەتیدا بووم شەو و ڕۆژ لە بابەت نووسین لە خزمەتکردنیان لە وتار بۆ خوێندنەوەیان لە هەموو شتێک لە خزمەتیاندا بوو لە پارە و ئابوونەدانیان ئەمە خزمەتی ئەو هێز و قووەتەم دەکرد. حتا وای لە هات لەو پایەکی باشیان تێبەخشیم تۆزێک پۆستیان دامێکەیکم بەخۆم هات بەڵام خواستێکی پێشاندا خواستێکی زۆر عەزیمی پێشاندا شەوێکیان خەوم لێکرد دەر خەوم لێکەوت لە خەونمدا قیامەت داهات ئەو قیامەتەی کە خوا وعدی داوە خوای پەروەردگار نەفخی لێدا قیامەت داهات هەر هەموو بەشەریەت زیندوو بۆ دەڵێ سبحان الله لەرزێک لە بنی پێمەوە هات لە تەوقی سەرم دەچێت یعنی ئەو قیامەتەی کە خوا وعدی دابوو دێت لە خۆی ساها ئەگەر کەسێک گومانێکی هەبێ و شتێکی هەبێ ئێستا واقعیە دەڵێ هەموو ئومەت ڕاگیران خوای پەروەردگار بۆ خۆی محاسبەی خەڵکی دەکات بۆیە ئێمە دائما دوعامان ئەوەیە اللهم حاسبنا حسابا يسيرا خوا محاسبەیەکی ئاسانمان بکەیت. دەڵێ لەو کاتەدا فریشتەیەک بانگی دەکرد فلان کوڕی فلان بۆ جەهەنەم دەڵێ ئەوەندەم دەزانی کە زەبانیەکانی جەهەنەم داهێنا و زنجیر پێچیان دەکرد و یان برد کەس ڕوح بە قەلبی قایل نەبوو هیچ کەسێک لەو ڕۆژەدا نەبێ کە تاوی نەکردبێتەوە. خواکە باسی ڕۆژی قیامەت مامۆ دەکات دەفەرمێ هەل ئەتاکە حەدیث الغاشیە وجوه يومئذ خاشعة ڕۆژی قیامەت دمساو هەمووی دەترسێ هەموو دەموساوێک دەترسێ حتا پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام ناتوانن شەفاعەتی کوبرا بکەن. بەڵێ گوتی ئەو جار فەوت فلان قووەتە فلان حیزبە بۆ جەهەنەم سبحان الله ئەو ناوەی کە خوێندرایەوە ئەو جاری ئێمە بوو کە ناوەکە خوێندرایەوە کتی فلان تاقم هەر هەموویان بێتەوە بۆ جەهەنەم بەرن. دەڵێ ئەمیش بە حەقی ئەوەی کە لە دین شارەزاییەکم هەبوو تم لەوانەیە ئەمن جوداکەنەوە کی واللهی هەر هەموویان لە زەڕ بۆ جەهەنەمێ دەبن کێوە دەمزانیم فریشتەیەک هات زۆر بەبێ بەزەیانە ئەمنی گرت بە عەرزی دادام ڕای کێشان بۆ جەهەنەم پێمیش پێم گوت بە قوربانت دەبم واللهی ئەمن ئیشم ئەوە نەبووە ئەم بە حیساب ئیشم ئەوە بووە خەڵکم لە دین ئاگادار کردوتەوە تی باشە دی لەگەڵ ئەو قووەتەی نەبووی نەدەزانی ئەوە ڕێی خوای نییە نەدەزانی ئەوە ڕێی کوفرە دەرەچم ئاخر قەیدە ناکە ئەم بە خەڵکم گوتۆ باش بن تی هیچ کار نییە ئەتو جەهەنەمیە ئەوڕۆ چونکە وەلاعت نەبووە بۆ خوا وەلاعت نەبووە بۆ کەسانێک کە خوایان خۆش دەوێت خەڵکانێک کە هەڵبژاردووە کە غەیری خوایان خۆش دەوێت. دەڵێ سبحان الله کە ڕایان کێشام زۆر گریا زۆر هاوارم کرد کاتێک کە دەیان بردم گەنجێکم دی زۆر جوان بوو لەسەر کورسیەک دانیش بوو بە مەلایکەتەکەم گوت ئەوە کێیە تخوا پێم بڵێ ئەوە کێیە وەڵاوە پێغەمبەرە صلی الله علیه وسلم پێغەمبەری ئیسلامە دەڵێ زۆر دڵم پێی خۆش دەتخوا لێم گەڕێ بەس دەچم دەستی ماز دەکەم بەس دەچم دەستی ماز دەکەم هەر ئەوەندە
تیا لەو کاتەدا منیان برد بۆ کەم پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمووی وەرە ئەو بۆچی بۆ جەهەنەمی دەبن ئەمی جەکرای هاتمە جواب ئەی پێغەمبەری خوا وەڵڵاهی ئەمە ئیشم نەسیحەتی خەڵکی وە بە حیساب ئەمن مەلاش بوومە کەتی بۆ جەهەنەمی دەبن سیاخرەی پێغەمبەری خوا ئەوە لەگەڵ فڵان تاقمەدا بووە پێغەمبەری خوا بێزەن تی لەگەڵ واندا بووی تم بەڵێ ئەی پێغەمبەری خوا تی دە وەڵڵاهی شەفاعەتی من ئەوانە ناگرێت تی ئەو کاتەم هەبوو ئەویشم نەما ئەو ئومێدەم هەبوو کە پێغەمبەر شەفاعەتم بۆ بکا وەڵڵاهی ئەویشم نەما دەرە کاتێک کە بردیانم زۆر وارم دەکرد چونکە جەهەنەم دەنجی دەهات جەهەنەم دوورە و هاواری دەهات تكاد تميز من الغير قريب فاتفات بين الارقام دلي ثم تخوات يا غمبري خوا شفاعة بك يا هم قلم يكاتبوا بآرق او ذات يا غمبري خوا فرمي ورا دست الدينا في دست خصنا ودستيو تبلا وعد بي ولا انتو خوا دبي وعد بأي في غمبري خوا ولا وخو شريسين بو خوا بو في غمبري بو اسلام دبي تبلا وعد بي تبراكم لكفر دهر نوع كان سمي پێغەمبەری خوا ئەوە کە بەڕام کرد حاشام کرد یەخەم دادڕی لە کوفر ئەو جار پێغەمبەری خوا فەرمووی دەکەواتەوە شەفاعەتی من تۆی گرتەوە یەکسەر بەخەبەر هات تێگە بەخەبەر هاتم قەسەم بەخوای یەک شوێنی وشکم نەمام چونکە مەحشەر و مەیدانی مەحشەر زۆر گەورەیە هەر شتێک نییە تووا بە ئاسانی کە باسی قیامەت دەکرێت قیامەتی کوبرا زۆر عەزیمە تی هەستام یەکسەر ئیستیقالەیەکم نووسی پرسیان پیاوێکی زۆر گەورەی کو واز لە ئێمە دێنی کو حاشا لە ئێمە دەکەیت تم بەخوای واستان لێ دێنم ئەوەی ئەم من دیومە ئەوەی ئەم بە چاوی خۆم دیومە هەر کەسێک بیبینە حاشای لێ دەکەم جا خۆشەویستان ئەوەنی هەر کەسێ ئەوڕۆ ببینی ڕێیەکی گرتووە ڕێبازێکی گرتووە بەکەیفی خۆی بە دوویدا دەڕوە نازانێ محاسەبە دەکرێت لە ڕۆژی قیامەت لەسەری هەتوو لەسەری قەدر زیندوو دەکەیەوە قورئان دەخوێنی ڕێی شەیطانیش بگری وەلا قورئان دەخوێنم بس ولا قرآن بكر في حكمية نايا وحاكمية نايا أو إذا كلج نايا أمن نازم أول هذا بجيرمو هل يكورو فكريتي زورا وزوري كدوتا بيرو باوري خويو نظام اللهم وقفنا بين يديك رجالا ونساء شيبا وشبانا دەنگی کۆمەڵ دەنگێک بۆ نوێبوونەوە و داهێنان عێراق کۆ دەبێتەوە بریان لە پێکەنانی لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە دەرێنانی نەوتی کەرکووک و میکانیزمی فرۆشتنی نەوتە دەدات بۆی دابنەکردنی غازی شل بۆ کارگەکانی غازی ماڵان و ناردنی بۆ دەرەوەی هەرێم ڕژەی داکردنی غاز کەم بۆتەوە نرخەکە زیادی کردووە بۆی ڕێگنەتنیان لەگەڵ حکومە لەسەر نرخی کارەبا خاون ملی داهلەکانی ناوشاری سلێمانی ڕانگەیان لە ئەمڕۆ کارەبا بە هاوڵاتیان نادەن لە شاری عەفرین خۆپیشاندانێکی بەرفراوانی هاوڵاتیان دژ بە هێرشی سوپای تورکیا و هێزەکانی سوپای ئازادی سووریا بۆ سەر ئەو شارە بەڕێوە بەناوی خۆی بەخشندەی میرەوان سڵاوتان لێ بەڕێزان لە پەیامەوە یەکەم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێش دەکەین سەبارەت بە قسەکردن لەسەر پرۆژەی چاکسازی حکوومەتی هەرێم ئەمڕۆ لە بینای پەرلەمانی کوردستان چەند لیژنێکی تایبەت کۆ دەبنەوە بەڵام بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر کۆبوونەوەکە دەچینە لای پەیامنێرمان وەلی سەلیم وەلی سڵای خوا لێ بێت و ئەم کاتت باش زانیاریەکان لای تۆ چین سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان سەبارەت بە پرۆژەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان وەلی لێژندارەکانی کرد بەڵێ دەنکەیە بەڵێ بەڵ فەرموو بەڵێ مامۆستا سالە ئارسی لێژنە پەیوەنددارەکان کراوە ئێستا 6 لە کۆبوونەوە هەرێکە لە لێژنی دارایی و دەستپاچی و یاسایی و
کارباری پەرلەمانی کوردستان و لێژنەی ناوەخۆ و لێژنەی پێشمەرگە ئەمان دەیانێت قسە بکەن لەسەر ئەم پرۆژە یاسایە کە گفتوگۆی لەبارەوە بکەن بۆ کە بگەن بە ڕێگاچارێک بۆ کە راپۆرتێکی لەبارەوە ئامادەکردن و دووبارە ئەم ئاراستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی بکەن و هەر دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی بیخاتەوە بەکار بۆ ئەوەی کە بخرێتە دەنگدان بکرێت بە یاسا بەڵام ئێستا نەگەیشتونەتە نەتیجەی کۆتایی بۆی کە راپۆرتەکە لەسەر ئامادەکەن بەڵام من بۆ زانیار زیاتر ئەسمە لای سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان ئەندامشە لە لێژنەی دەرای ئەو زانیار زیاترم پێدا کاک سۆران کۆبنەوەکەی ئەمڕۆ تەنها ڕاوێژکاری ئەبێ یاخۆت راپۆرت ئامادە ئەکەن بەڵێ لە ڕاستیا شش لیژنەی پەرلەمان خەوەل کراوە بۆ نووسینی راپۆرتی دووەم لەسەر ئەو پرۆژەیە چکە پرۆژەکەی یەک پرۆژەیە بەڵام سێ پرۆژەی لە پەرلەمان هەیە بۆیە بۆ بە 4 پرۆژە 65 ئەندامی پەرلەمان زیاترن کە دەبێ راپۆرتی هاوبەشە ئامادە بکەن لەو راپۆرتە هاوبەشە ئەگەر 65 ئەندامی هەر یەکەی بینی لەسەر 5 خاڵی هەبێ ڕەنگە بە 5 مانگ نەتوانین تەواو ببین بۆ میکانیزمێک کام ڕۆیسە گفتوگۆمان لێ کردووە و ئومێ دەکەم بگاتە نەتیجە ئەوەیە هەر لیژنەیەک سێ ئەندامی خۆی دیاری بکە بۆی هەستن بەو کارە و دواتر راپۆرت ئامادەکراوەکە لەو لیژنە مصغەرە بچێتەوە بەردەستی هەموو پەرلەمان کار لەسەرەوە دەکەن میکانیزمێک دۆزنەوە بۆی کە چۆن راپۆرتەکە ئامادە بکەن ئەم 6 لیژنە هەر لیژنەیەک بەپێ ئەولەویەتی ئەوەی کە بۆی ڕەوانەکراوە لیژنەی دارایی ئەساسی ئیشەکەیە ئێمە هەنگاوی باشمان ناوە پاش دوو کاتژمێری تر لە ئێستا کۆبوونەوەکانمان بەردەوامە بێ لە لیژنەی دارایی وامە بین لەسەر پرۆژەکە مە لە تەواو بوونین وەکو راپۆرتی خۆمان بەڵام بۆی ببێ بە هاوبەش میکانیزمێک دیاریەکەین ئەمڕۆ ئەم میکانیزمەوە ئەکا بە زووی راپۆرتی کۆتایی ئامادە بکرێ من زانیارم هەیە بەشێک لە فراکسیۆنەکان گری ئەکەن بۆی کە ئەم پرۆژە یاسا ببێ بە یاسا بۆچی ئەوان دەیانوێ مواتەڵ بە کات بکەن بۆی کە کات بکوژن لەم پەرلەمانی کوردستان ئەم پرۆژە یاسا نەبێ بە یاسا من نەمبینی هیچ فراکسیۆنێک دژی ئەم پرۆژە یاسایە بێ بەڵام ڕەنگە فراکسیۆن هەبێ تێبینی لەسەر مادەیەکی ناوەڕۆکی پرۆژەکە بێ ئەمەش حەقێکی شەرعی و ئاسایی هەر فراکسیۆنێک بەڵام بەجددی من ڕێگریم نەدیوە ئەو ڕوحیەتم بینیوە کە ئەم ئیشە بگاتە ئەنجام چاکسازیە بکرێ بە حکوومەت پەرلەمان بتوانین ئەم هەنگاوە بنین یەکێک لە بەکانی ئەم پرۆژە یاسایە باز لەوە دەکات هەر کەسێک بە پلەی وەزیر یاخود بەڕێوەبەری گشتیان هەر وەزیفەیەکی تر خانوشین کراوی لە 5/1991 ئەوە ئەبێ ئەم وەزیفەی لێ بسەندرێتەوە ئەم موچەی لێ بسەندرێتەوە بێت و شایستە نەبێت ئەمە ڕێگری دروست ناکە لە حیزب دەسەڵاتدارەکانەوە هیچ کەس ئێمە ئەو مادەمان لە لیژنەی دارایی تێپەڕاندووە هیچ کەس ڕێگر نییە لەوەی کە هەر کەس بە پلەیەکی ناشایست وەزیران جێگری سەرۆک وەزیران وەزیر و بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتی و ڕایۆژکاننشین بوو بێ لەو پۆستانە بێ دەستبیتمان کردووە کە هەڵەوشێتەوە و هەندێکی تر ڕەنگە لە بواری خانەنشینی مافیان دیار نەبێ وەکو ئەنجومەنی پارێزگاکان ئەوانیش جێیان کراوەتەوە بۆیە ڕێگری سەور ناکەم لەوە هەبێ ڕەنگە ڕێگری لە خانەنشینی سەربازیە هەبێ چونکە زۆرترین کەس کە خانەنشینی بازیە گرفتی گەورەی دروست کردووە لەوا ڕەنگە گرفت هەبێ ئەوانەی دوو موچە سێ موچیان هەیە چۆن ئەمە ڕێک دەخرێت چۆن ئەمە دەکرێت بە یاسا بۆی کە یەک موچە وەرگرت لە لیژنەی دارایی ئەو مادەمان تێپەڕاندووە جگە لە شەهیدان و ئەنفال هەرچی موچەیەکی تر خەڵک هەی بێت نابێت و موچە بێ و هەڵەوەشێتەوە و لێسەنرێتەوە کە هەرێمی کوردستان 62,000 کەس زیاتر لە موچەیەکیان هەیە مانگانە 35 میلیارد دینار ئەڕوا بۆ ئەو کەس زیاتر لە یەکجار سوودمەندن ئەمانەمووی هەڵەوەشێتەوە زۆر سپاس بە سۆرانکە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمدا بوو بەڵێ من دەگەڕێتەوە دیۆگار پرسیارێکتان فەرموو بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پامنێرمە وەلی سەلیم هەروە زۆر سپاس بۆ میوانەکەشت بەڵام ڕزان لە ئێسادا لەسەر ئاستی باڵا هەسێ لایەنی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی لە کۆبنەوەدان سەبارەت بە پرسە گرنگ و هەنووکەیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت پرسی هەڵبژاردن پەیامنێرمان جەلال محەممەد لە شار سێمانیەوە سەبارەت بەو کۆبنەوەیە لەگەڵمان دەبێت جەلال سڵاوی خۆڵێ بێتوم کاتت باش زانیارەکان لای تۆچین بە کۆبنەوەی ئاستی باڵای هەرسێ لایەنی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی
کۆبوونەتەوە. بینرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێ دیارە بڕیاروا بۆ ئەمڕۆ کاتژمێرجا لە ماڵی بەڕێز جەلالی ساماغا لە شاری سلێمانی هەرسێ لایەنی کۆمەڵ ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هەڵمانی بوراسی و دادپەروەری کۆ ببنەوە بە ئامادەبوون بەشێک لە هەندێک خەڵکی کەسایەتی تایبەت وەکو بەڕێز مەسوود خالق و کەمان ڕەوف هەمومانە کە دانێ وەکو نێوەندگیر لە بینیا دەرکەون بۆی کە لەسەر و دۆخی کەسە لە هەرێمی کوردستاندا هەیەکەوە دۆخی خاپی خەڵک وە لەلایەکی ترەوە کە دەیانەوێت لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە حکومڕانی هەرێمی کوردستان بگۆڕن بە جۆرە کاریگەریان هەبێ ئەویش کە باشترین دەرفەت هەڵبژاردنەکان دەیانەوێت هاوپەیمانیەک بنیاد بنێن بۆی کە لە هەڵبژاردنەکاندا پێکەوە بتوانن کاریگەری کەوتۆ لەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان دروست بکەن. بڕیاروا بوو کۆبوونەوەکە کاتژمێر دەی سەربەیانی بێ بەڵام بەکارێک دواخرا بەڵام لە ئێستاشدا دیارە دوو ماڵی ئیسلامی و هاوپەیمانی بۆ دادپەروەری هاتوونەتە ئێرە لە ماڵ بەڕێز جەلالی ساماغا ئامادەن بەڵام هێشتا بزوتنەوەی گۆڕان ناتوانێت کۆبوونەوەکە دیار کۆبوونەوەکی تایبەتی خۆیان هەیە بڕێوای پاشکەوترانیش بێن ناو کۆبوونەوەکە قسە و گفتوگۆکانیان دەست پێ بکەن ئەگەرچی لە ئێستادا قسە و گفتوگۆکانیان بە پێ و زانیارانەی کە لە بەردەستەوەیەکە لەسەر دۆخی هەرێمی کوردستان و چۆنەتی بەشداریەکان لە هەڵبژاردنەکاندا دیارە ئەم سێ لایەنە لە ناوچە دابڕێنراوەکاندا بۆ هەڵبژاردنەکانی عێراق پێکەوە بە هاوپەیمانی نیشتیمانی بە یەک لیست بەمانەیەکی نیشتیمانی بەشداری هەڵبژاردنەکانی عێراق دەکەن و لە ئێستادا شارێکە یا قسەیەکەیە بۆی کە ئەم سێ لایەنە لەسەر لە هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی عێراقش پێکەوە بەشداری و دەیانەوێت گفتوگۆ بکەن و خەڵکانش وەکو بەڕێز مەسوود خالق چاودێری سیاسی ڕۆژنامە نووس کەمان ڕەوف بە هەمە شێواز بە نێوەندگیری جەلالی ساماغا کە لە ماڵەکەیەوە کۆ دەبنەوە دەیانەوێت ئەمانش پێکەوە ئەم سێ لایەنە کۆ بکەنەوە بتوانن پێکەوە هاوپەیمانیەکی بەردەستە لە هەرێمی کوردستان پێک بێنن بەڵام دیارە کۆبوونەوەکە بەڕاستی دەستی پێ نەکردو چکۆکە ئاماژەم پێکرد بزوتنەوەی گۆڕان هێشتا نهاتوونە ناو کۆبوونەوەکەوە کۆبوونەوەکە لەسەر ئاستی باڵایە لە کۆمەڵ ئیسلامی بەڕێز ئەمیری کۆمەڵ ئیسلامی مامۆستا عەلی باپیر و محەممەد حەکیم کابرای ئەنجومەنی سیاسی و هەروەها لە دموکراسی و دادپەروەری بەرەم ساڵح و هەروەها ئارەم قادر بەشدارن لە کۆبوونەوەکەدا و بەڕێزان لە جەلالی ساماغا کەمان ڕەوف و مەسوود خالق بەشدارن لە کۆبوونەوە بڕیار وایە لە بزوتنەوەی گۆڕانیش عومەری سێعەلی و جەلال ناو کۆبوونەوەکە کە تا ئێستاوە ئاماژەم پێکرد نەگەتوون بەڵام دیارە بەپێی زانیاریەکان لە ئێستا داوەڵی کە لە زانیاریم لەسەر کۆمەڵ ئیسلامی هەبێ پێش بچنە ناو یا پێشەوەی کە ڕایەک لەناوم کۆبوونەوەیە دروست بکرێتەوە کە تا کۆمەڵ ئیسلامی نایەوێت لە ناو هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی عێراق یا بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هیچ هاوپەیمانیەکی ترا بەشدار بەڵکو دەیەوێت بەلیستێکی سەربەخۆ بەشدار بێ بەڵام لێرە ڕایەک دروست بووە لەوەی کە ئەم ڕایە بەرجەستە بکرێتمان لایەنە سیاسیەکاندا پێرەچی ئەو کاتە کۆمەڵ ئیسلامیش بەشدار بێت ئەویش ئەوەیە قسێک هەیە دەوترێت دەیانەوێت هەموو لایەنە سیاسیەکان بە جیاوازی ئایدۆلۆژیا بەوانەی کە ئیسلامی ناخیر ئیسلامی بە هاوپەیمانی جگە لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی هەموو لایەنەکانی تر ئەگەر بێت و هاوپەیمانیەکی بەرجەستە بۆ هەڵبژاردنەکان پێک بێن ئەو کاتە پێدەچێت کە کۆمەڵ ئیسلامی بڕیارێک دەبکات کە بتوانێت بەشدار بێت لەو هاوپەیمانیە بەڵام دیارە کۆمەڵ ئیسلامی بەشداریکردنی لە هەر هاوپەیمانیەک پێوەستە بە ڕای چکەوە لە پێڕەوی ناوخۆی و حیزبەدا هاتووە بۆ بڕیاردان هەر بڕیارێکی چارەنووسسازە بۆ کۆمەڵ ئیسلامی بۆ کادرانی نیوچە کۆنفرانسێک بەستێ لە ئەندام و کادرانی پرس و ڕایان پێ بکات بۆی کە ئایا بڕیار بێت بەشداری لە هەر هاوپەیمانیەکە دەبێت بڕێڕێتەوە بۆ ئەندام و کادرەکانی خۆی بۆیە لە ئێستادا تا پێشم کۆبوونەوەی بە پێ و زانیاریانی کە هەمە کۆمەڵی بڕیە بەشداری هیچ لە هاوپەیمانیەکە بڵام دیارە ئەم کۆبوونەوەیە هێشتا دەستی پێ نەکردەوە کۆبوونەوەیەکی چارەنووسسازە دیاریش ئایا لە کۆتایی کۆبوونەوەکە کۆنگرێ ڕۆژنامەنووسی دەبەسترێ یان نا بەڵام دیارە چاوەڕی بەستنی کۆبوونەوەکە و کۆتاییاتنی کۆبوونەوەکە ئەنجامەکانی بزانین چۆن دەبێت سەبارەت بە ڕای کۆمەڵ ئیسلامی کوردستان سەرنج و زانیارەکان خسە ڕوو سەبارەت بە دوولانەکەی تر ئەوان ڕایان چۆنەوە سەبارەت بە هاوپەیمانی لە هەرێمی کوردستان بۆ هەردوو هەڵبژاردنەکە ئەوان پێیان خۆشە بە هەمان شێوەی ناوچەڕێنراوەکان لەگەڵ کۆمەڵ ئیسلامی کوردستان سێکیان پێکەوە لیستێکیان هەبێت خودنا دیارە کامەشەم پێکرد ئەو کەسانی وەکو ڕێز مەسوود خالق و کەمان ڕەوف و جەلالی ساماغا کە دەیانەوێت نێوەندگیریەک بکەن بۆی کەم هاوپەیمانیە بەرجەستە دروست بێت بەڵام لە هەمان کاتدا بەپێی زانیاریەکانم پێشتریش هاوپەیمانی ویستویەتی داوای کردووە لەوەی کە هاوپەیمانیەکی بەرجەستە لە هەرێمی کوردستانیش بۆ هەڵبژاردنەکانی عێراق دروست بکرێت یعنی جگە لەم کۆبوونەوەی تر هەبووە کە داوایان کردووە هاوپەیمانی ببەسترێت لەگەڵ ئەم سێ لایەنەدا بەڵام
بە پێ و ئەندەرەنجامی کۆبوونەوەکانی پێشوو ئەو زانیارانی کە من هەمە تا ئێستا کۆمەڵی ئیسلامی و بڕیاری نەداوە کە جاو پەیمانیەکە بەڵام دیارەوە کامەژەم پێکرد کۆبوونەوەی ئەمڕۆ جیاوازتر لەو کۆبوونەوەیانە پێشووتر کە کراون دووکەمە خەڵکانێک ئەو کەسایەتیە بەرجەستانە دەیانەوێ نێوەندگیریە بکەن و بیانەوێ هاوپەیمانیەکی بەرجەستە لە هەرێمی کوردستانە دروست بکەن کە ئەو ئامانجانەی کە لایەنە سیاسیەکان بەشێکی بەتایبەتی لە ساحەی هەرێمی کوردستان خباتی بۆ کردووە کە گۆڕانی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە دەیانەوێت بۆ هاوپەیمانیە بکەن کە ئەمەش ئەگەر بێت و هەموو لایەنە سیاسیەکان جگەل لە یەکێتی و پارتی بچنە هاوپەیمانیەکی بەهێزەوە بەرنامە بۆ داڕێژراوە ئەو کاتە پێچێ گەڕانەوە بۆ ڕای کادر و ئەندامانی خۆی کۆمەڵی ئیسلامی ژۆ بڕیارە دەرکە بچێتە ناو هاوپەیمانیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامدان جەلال محەممەد لە شاری سلێمانیەوە سپاس بۆ زانیارەکان. سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاشکرای دەکات بەوەی پێنەدانی تەواوی LPG واتە غازی شل بە کارگەکانی غاز نرخی غاز لە ساڵەکاندا ڕووی لە بەرزبوونەوەیەکی بەرچاو کردووە. گرانبوونی نرخی غازی شل یاخود ئەوەی پێی دەوترێت غازی ماڵان لە کاتێکدا لە کێلگەی کۆرمۆر کە دەکەوێتە سنووری گەرمیان ڕۆژانە بڕی 1000 تەن LPG غازی شل بەرەم دێنێت کە بەشی هەموو هەرێمی کوردستان دەکات. سەرباری قەیرانە جۆراوجۆر و کەڵەکەبووەکان لە نەبوونی موچە و گرانی نرخی شمەک و زیادکردنی باج و ڕسومات و نەبوونی کەمی خزمە گوزارەکان ئەوڵاتیانی هەرێمی کوردستان بە گشتی و سنووری پارێزگای سلێمانی گرفتێکی دیکەشیان بۆ دێتە پێش ئەویش خۆی لە گرانبوونی نرخی غازی ماڵاندا دەبینێتە. سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاشکرای دەکات بۆی پێنەدانی بڕی تەواوی LPG واتە غازی شل بە کارگەکانی غاز نرخی غاز لە بازاڕەکاندا ڕووی لە بەرزبوونەوەیکی بەرچاو کردووە. دکتۆر خاڵم محەممەد سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە نامەیەکیدا کارڕاستەی سەرۆکەتی ئەنجومەنەکەی کردووە باسی لەوە کردووە لە کێلگەی کۆرمۆر کە دەکەوێتە سنووری گەرمیان ڕۆژانە بڕی 1000 تەن LPG گازی شل بەرەم دەێنرێت کە بەشی هەموو هەرێمی کوردستان دەکات. بەڵام لە ئێستاهۆیەوەی بڕی تاو نانێردرێتە کارگەکانی غاز لە پارێزگای سلێمانی نرخی غازی ماڵان ڕووی لە بەرزبوونەوە کردووە. لە بەشێکی نامەکەیدا سەرۆکی لیژنەی پیشەسازی وزەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوەشی ئاشکرا کردووە کە گرانی نرخی غازی ماڵان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەشێکی زۆری ئەو غازە شلە هەناردەی دەرەوەی هەرێم و بەهۆی وەرزی زستانەوە بە نرخێکی گران دەفرۆشێت. ئەمەش لە کاتێکدا بە پێوگرێ بەستەی لە حکومەتی هەرێم و ئەو کۆمپانیای کە بەرهەمێنانی غازی پێدراوە دەبێت بەرهەمەکانی لە ناوخۆی هەرێمدا بفرۆشێت. بەڵام دکتۆر خاڵم محەممەد دەڵێت ئەو کۆمپانیا هیچ حسابێ بۆ کێبەستەکەی لەگەڵ حکومەت وەزارەتی سامانە سروشیەکانی هەرێم ناکات. لە سنووری هەرێمی کوردستاندا جگە لە نەوت بڕێکی زۆر غازی سروشتی بوونی هەیە کە بە پێی ئاماری وەزارەتی سامانە سروشتیەکان با 200 تریلیۆن پێ جا خەڵێنراوە. لە ڕووی ڕیزبەندیەوە هەرێمی کوردستان دەکات بە 8 وڵات لەسەر ئاسی وزەی غازدا و ڕێگەش زیاتر لە 100% هەموو ڕێژەی غازی گیان تێک دێنێت. سەرچاوی غازی سروشتی لە هەرێمی کوردستان بلۆکی کۆرمۆرە کە دەکەوێتە ناحەی قادرکەرەمی سەر بە قەزای چەمچەماڵ و ڕوبەری 510 کیلۆمەتر دووجایە. یانە غاز و کرینست ئۆیل بڕی ملیار دۆلاریان تێداوە گەڕخستووە. بە پێی راپۆرتی هەردوو کۆمپانیای نەفت هیلار و دانا غاز سەرەتا لە ساڵی 2008 دەستیان بە بەرهەمهێنانی 3 جۆری غاز کردووە کە بریتیە لە یەکەم کۆندێنسەی تیشل پێکاتەی نەوت و گاز کە ڕۆژانە 15,000 بەرمیلی لێ بەرەم دەێنرێت و بەکاردێت بۆ داکردنەوەی نەوتی کوالێتی خراپ. دوو غازی وشک کە ڕۆژانە 340 ملیۆن پێ سێجای لێ بەرەم دەێنرێت و وەک سوتەمەنی بەکار دێنرێت بۆ بەرهەمهێنانی کارەبای کوردستان. سێم غازی شل LPG یان غازی ماڵان ڕۆژانە زیاتر لە 1000 تەن بەرهەم دەهێنرێت. کۆمەڵی داهەریەکان و بەرپرسی یەکەی ئیداریانی لەسەر دیاریکردنی نرخی ماگانی کارەبای داهەکان ڕێک نەکەوتن. بەو هۆیشەوە کۆمەڵی مۆڵی داهەریەکانی سلێمانی بڕیاریاندا
لەمڕۆوە کارەبای ئەهلی بۆ هاوڵاتیان هەڵ نەکەن. نوێنەری کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیاند لەسەر جەماعەکانی شاری سلێمانی مۆلیدەکانیان دەکوژێنەوە تا کاتەش بەرپرسانی حکوومەت کێشەکان بۆ چارەسەر دەکات. ئامادە نین کارەبای ئەهلی هاوڵاتیان بدەن. ئێمە ئەو پیشە پیرۆزەمان هەڵبژاردەبوو زۆر شانەزیمان پێوە کە شار ڕووناگەکەینەوە، بەڵام جێگەی داخە بەهۆی ئەو گرفتانەوە کە بۆمان دروست دەکرێەوە ستەنگیانی لەلایەن بەرپرسی وحدە ئیداری شاری سلێمانیەوە بۆ ئێمە دروستکرێ بڕیارماندا کە لە بەیانیەوە ئەگەر داواکارەکانمان جێبەجێ نەکرێ ئێمە دەستبەرداری پیشەکەمانە بین. هۆکارەکەش ئەوە کە بڕیشتێکی زۆر زەقا، بەڵام بۆ ئێمە هیچ خێریشی تیان نامێنێ بەرەکە زۆر قورسە بێ لە لامان، زۆر قورسە بێت و توانامانە نامێنێ. تەنها بڕی 500 دینارە بۆ ئەم پێرێک لەسەر هاوڵاتی، ئەو 500 دینار لە تەبعا هیچ ناکەوێت بۆ هاوڵاتی. گرفتی زۆر زەقتر هەیە کە بتوانێت چارەسەری ئەم بارودۆخە نەخوازراوەی پێ بکرێ با ئەوڕوو لەو گرفتانەی دێتەوە، نەک لەو کەسەی کە پیشەکەی زۆر دۆزە و خزمەت بە هاوڵاتیانی سەرجەم هاوڵاتیانی شاری سلێمانیەکە بە بێجیاوازی. بەڕاستی شێ قبول نییە، ئەمە زەرێکی زۆرە بۆ خاوەن مولدەکان. وا بزانم بۆ هاوڵاتێکی 500 دیناری نییە. ئەگەر باسی ماڵێکین 2 ئەمپەر یا 3 ئەمپێری هەبێت زیاتر توانێت زیاتر ئەگەر ئێمە ڕوونی بکەینەوە 1000 بۆ 1500 دینار زیاتر چەند جارێک گفتمان کردووە. ئەمڕۆ چەندی چوونەتەوە بۆ لیژنەی محافەزە کۆبوونەوەمان کردووە، هەمی وعد و عهود بووە، هەمی قەرارانە ئەمڕۆ تا 1 تا 2 کێشەکان حل بکەن، بەڵام نەک کێشەکان حلکرا جوابی مۆبایلەکانیش. کە سوکاری قوتابیانی خانەیەکی هەولێر ڕادەکەێنن حکوومەت بەنیازە قوتابخانەی گەڕەکەکان بدات کەرتی تایبەت لە دژی داخستنی قوتابخانەکان و تێکەڵکردنیان لەگەڵ قوتابخانەیەکی دیکەدا. قوتابیان و ماوەستایان و کە سوکاری قوتابیانی قوتابخانەی هێلینی بنەڕەتی گربوونەوەیەکی ناڕەزایەتی ئەنجامدا. سوکاری قوتابیان ئاشکرای دەکەن وەزارەتی پەروەردە بەنیاز قوتابخانەکە بداتە کەرتی تایبەت، بۆیە دایخستووە. لە دژی داخستنی قوتابخانەکان لەلایەن وەزارەتی پەروەردەی هەرێمەوە و تێکەڵکردنیان لەگەڵ قوتابخانەیەکی تر قوتابخانە کە سوکاری قوتابیانی قوتابخانەی بنێکەڵاو گربوونەوەیەکی ناڕەزایەن ئەنجامدا. وازانی قوتابخانەکەش شێوەیەک ڕەتی دەکەنەوە قوتابخانەکەیان چۆڵ بکەن و لەگەڵ قوتابخانەیەکی تر تێکەڵ بکەن. پێدەستا مەکتەبە ڕوخی وڵی ناخۆشم، ئێمە ناچینەوە مەکتەبە، مامۆستان بێ مەعاشانە ئێستا مەکتەبە لێ دەڕوخێنن ئەوم دەبێت مەکتەب بیارێم گچکە جوانە خاوێنە 2 ساعت جوان هەیە و چتوە بسیارێ حەزنا لە مەکتەبە بڕانی هیچگایمان لە مامۆستایەکانمانیە و مەکتەبەرێم نەخۆشە 500 تەڵەبەی لێ ئێمەش بەخۆمان 200 تەڵەبە لەوێ بندەبینە 700 تەڵەبە هیچ گەلایمان لە مامۆستاکان. کە سوکاری قوتابیانی قوتابخانەی هێلینیش ڕای دەکەن بڕیارەکەی وەزارەتی پەروەردە نادروستە، چونکە ناکرێت لە نیوەی ساڵەوە بڕیار بدرێت بە لێکدانی 2 قوتابخانە. دەشڵێن زانیاریان هەیە وەزارەتی پەروەردە بەنیازە قوتابخانەکە بداتە کەرتی تایبەت. ئێستا حکوومەتی هەرێم چۆن دەتوانی بە سروێکەوە دوای قوتابخانە دروست نەکردێت تەڕفی پێ دەکەیت یەکەیە قوتابخانەیەشی دیزاری کە حکوومەت لە ئەساسەوە لە هەموو ڕوویەکەوە فەشەتانی لە دەتانێت دو ڕۆژی ئەو قوتابە چاوانش ببینن ئەخوا هەرناگری لیان تاکەی ئەوەنە تاکەی دژی هەژارانی دەکەن ئەو قوتابی هەژارانە بۆ ینی بۆیان لێ دەکەن بۆ تەمایان چاویان بێت ئەو قوتابخانەش بستە خاچی کوردستان هێشتەمیان فرۆش یانی ئەو قوتابخانەش فرۆش. بڕیارەکە لە کاتی خۆی ینی بەڕاستیەت و لەناو خوێندنی یەکسەر دێ ینی دەنێرە مەکتەبێکە و تڵە بەسەری لێ دەشێوێت. سیستەمەکەی ئینگلیزیە هیچ کێشەشی نییە، کاکە خرايتە سەر مەکتەبەکەی 250 تەڵەبەیە هەمان بە کوردی دەخێنن. چۆن دەبی نیوەی پۆلێک بە کوردی بخینی نیوەکەیت کە بە ئینگلیزی بخینی. بەڵام ئەو کێشەیە چەند جارێک دایک و باوکی قوتابیان چوونە وەزارەتەوە ئیشەکان لێگلای نەبیتەوە. بەڕێوەبەری قوتابخانەی هێلینی خۆی لە هۆکاری داخستنی قوتابخانەکە دەردەبڕێت، دەڵێ چەندین جار هەوڵم داوە بزانم وەزارەتی پەروەردە بۆچی ئەو بڕیارەی داوە بەڵام دەست نەکەوتووە. وەزارەتی تربیە خۆی لە ئیشرافەوە چەندین جارە
يعني وسيسار سار هذا ما وصفت خاني في سمان في إيش فيها نادم تيرك يعني سيسار سار عم زور مراكتي وقت خاني نذكرهم يعني بيش وازك تكر بيت ولا قراوله والله ما صار زوج زختي يعني ما صار تكر إذا كانوا إنزاراتين لا إشراف ولا وانا حتى لو شيء سائل من لا ناوتري قلت ما وصل محمد داود إذا كانوا كوباك وكرك عشان يصير أبقى خاني شو بجيب له وتكاك بس سوا بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێریش ئامادەیە لەسەر داهاتنی قوتابخانەکە لێدوان بۆ پەیام بدات. لێدوانێکم دێ لەسەر قوتابخانەی هێلی شش پەروەردەی مەکتەب لێک درایش زۆر قوتابخانەی هێلینی بنەڕەتی تێکەڵاو دەکەوێتە گەڕەکی کوردی کە زۆربەی دانیشتوانی گەڕەکەکە هەژار نشینن لە ساڵی 2002 بۆ 2003 لەلایەن کۆریەکان وەکو دیاری بۆ منداڵانی کەکە دروست کراوە نزیکەی 250 قوتابی لە پۆلیەکی سەرەتایی شەشی سەرەتایی لەو قوتابخانەیە دەخوێنن پرۆگرامی خوێندنیشیان ئینگلیزیە وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر. ماوەسانی ناڕازی لە سنووری ئیداری گەرمیان بڕیاری بایکۆتی گشتی دەدەن و ڕێدەگەنن تا ئەو کاتەی شایستەدارەکانی مامۆسایان دەدرێت بەردەوام دەبن لە بایکۆتی هۆڵەکانی خوێندن. بەڵام ڕۆژان زیاتر لەبارەی بایکۆتی هۆڵەکانی خوێندن لە گەرمیان دەچینە لای پشتیوان ماداوی پامنێری پام لە گەرمیانەوە لەگەڵمان دەبێت پشتیوان سڵای خوا لەبێت زانیارەکان لای تۆچین سەبارەت بە بایکۆتی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆسایانی گەرمیانەوە. بەڵێ سڵای خوا لە ئێوە و لە تەواوی بیسران و بێکەنەڵی ئەسمانی پێیان بێت دیارە لە تێکردنەوەی وەرزیەکەم و دەستپێکردنی وەرزی دووەم بەڵام مامۆسایانی سنووری گەرمیان وەکو ئەو فشاریان ئەو داواکارەی کە پێشتر هەیەیان لە حکومەتی هەرێم بۆ باشترکردنی شایستەدارەکانیان بایکۆت هۆڵەکانی خوێندنیان کرد و ماوەی دوو هەفتەیە تاوەکو ئێستا لە وەرز دووەم کە دەستی مامۆستایانی سنووری گەرمیان بە ئەوەی بەشێک لە شارەکانی تری کوردستان ئامادە نین بچنە هۆڵەکانی خوێندن و بایکۆتی دەوامیان کردووە. ئەوە لە ئێستاشدا مامۆستایانی گەرمیان بەیاننامەی خۆیان هەبووە و لەم بەیاننامە چەند خاڵێکیان هەبووە بۆ ئەوەی پاڵپشت بە داواکاری پێشوویان بۆ داواکارەکانیان. ئێستا من مامۆستایەکم لەگەڵ مامۆستا سیروان حەسەن ئەندامی دەستەی مامۆستایان لە گەرمیان. مامۆستا سیروان ئەم کەس باش مامۆستا سیروان دوهەمین بەیاننامەی ئێوە وەکو داواکاریتان لە حکومەتی هەرێم چییە؟ بەڵێ وڵای ئەوەی وەکو ڕوون بۆتەوە بۆ هەموو ماهێتم دەسەڵات هەیە ئەم حکومڕانیەیە کە بێڕێزیکردن و بێحرمەتیکردن بابەت مامۆستایان و فەرمانبەران گەیشتۆتە لووتکە گەیشتووە شڵپۆپە مامۆستایان وەکو لە پێشوودا هەڵوێستیان هەبوو و ناڕەزایەتیان دەربڕیە خۆ پیشنهادانیان کردووە لە ئێستاشا بە هەمان شێوە ئێمە بەردەوامی سەر بایکۆت لە سووری ئەمە لە ناوچەی گەرمیان سەرتەریە بە هیچ شێوە دەوام ناکرێت و ئێمە لە ئێرە دێژە بۆ بایکۆتا دەین و بە پێدانی چارەکە موچە و ئەمانش ناگرێنەوە هۆڵەکانی خوێندن و لە ئێستادا ئێمە وەکو گەرمیان هەروەکو لە بەیاننامەکە ئەمەشەمان پێداوە ئێمە پاڵپشتی تەواوی خۆمان بۆ هەڤاڵان و لە سێمانی دەرەبڕین و بەشدار لەگەڵیان خۆپیشاندانەکە ڕۆژی پێشەمە ئەو پشتیوانی تەواویان دەکەین و هەمان داواکاری مافمان هەیە لە حکومەت ئەویش کە پێدانی موچەی تەواوی بۆ مامۆستایان و هەروەها لە گەرمیانیش لە هەفتەی ئایندەوە دەستەکرێ بە ڕێخستنی ناڕەزایەتی خۆپیشاندانەکان بە شێوەیەکی بە فراوان. ئێوە لەگەڵ ئەم بەیاننامەیە کە دەکردووە لەگەڵ پاڵپشتی بۆ مامۆستایانی تری سنووری سلێمانی و ناوچەکانی تر تا چەند هەرێم لە ماوەی ڕابردوودا کە ئێوە چەندین جار فشار و داواکاری خۆتان لە ڕێی ڕێپێوان خۆپیشاندان و تەنانەت بەیاننامە دەرکردووە حکومەت هەنگاوی ناوە بۆ ئەوەی لە داواکاری ئەوە بگرێت. وڵای وەکو وتم ئەوەی لە حقیقەتی دەسەڵاتە تەواو ڕوون بووەوە کە ڕوئیای حکومەتە بۆ خەڵک بۆ ئایندا بۆ نیشان هەمووی دەرکەوت ئەمان هیچ گرنگیەک نادەن تەنها ئەوەتان ئێمە فشارێن لێکەکەین ئەمان ڕازی بۆ مەرجانی حکومەتی عێراقی پابەند بن پێیەوە ئەم پێشتومان ئەمان تەنازولیان بۆ زۆر کردووە تەنازول لەسەر بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پامێرمان دیوان لە گەرمیان.
کۆتایی سەردێڕەکان ئەم گەشتە کۆتایی دێدێن. ئەنجومەنی نوێنەران کۆ دەبێتەوە بڕیار پێکەنانی لیژنەیەک بۆ کۆڵینەوە لە دەرێنانی نەوتی کەرکووک میکانیزمی فرۆشتنی ئەو نەوتە دەدات. بۆ دابینەکردنی غازی شل بۆ کارگەکانی غازی ماڵان و نادنی بۆ دەرەوەی هەرێم ڕێژەی دابینکردنی غاز کەم بۆتەوە نرخەکەشی زیادی کردووە. بۆی ڕێگەکەوتنیان لەگەڵ حکومەت لەسەر نرخی کارەبا خاوەنمەندالیەکانی ناوشاری سێمانی ڕایگەیان لە ئەمڕۆ کارەبا بە هاوڵاتیان لە شاری عەفرین خۆپشاندانێکی بەرفراوانی هاوڵاتیان دژ بە هێرشی سوپای تورکیا وێزەکانی سوپای ئازادی سووریا بۆ سەر و شارە بەڕێوە چوو. بارمەتی ئەوکارانم ئەم گەشتی ئاواتەکان پێشکەش گەورە تەنە پێ. دەنگی کۆمەڵی ئیسلامیە رادیۆی سۆران. موژدە بۆ خوشکانی باڵاپۆش. ئەنجومەنی خوشکانی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری حیجابی بەهەژ هەڵدەستێ بەکردنەوەی پێشانگایەکی حیجاب و لە چەک ڕۆژانە لە خزمەتی تۆی باڵاپۆشدا بین لە کاتژمێریەکی دوای نیوەڕۆ تا 5 ئێوارە. لە بەرباری دارایی ئێستای هاوڵاتیان ڕەچاوی نرخەکانمان کردووە. نرخەکانمان لە 15,000 دەست پێ دەکات تا 50,000 دینار. تێبینی پێشانگاکەمان لە بەرواری 5/2 ڕۆژی دووشەمە دەکرێتەوە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت. ناونیشان ئەنجومەنی خوشکانی سۆرانی کۆمەڵی ئیسلامی تەنیش مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان. موژدە بۆ قوتابیانی خۆشەویست. پرۆژەی دۆستانی محەممەد تاقیکردنەوەی کتێبی گوڵاوی سەرمۆر بەڕێوە دەبات کە تیایدا خەڵاتی ئەمڕا بۆ کەسی یەکەم و خەڵاتی گرانبەها بۆ یەکەمەکان دابین کراوە. بەشداربوو پێویستە تەمەنی لە نێوان 15-25 ساڵدا بێت. پەیداکردنی کتێب لە ئەستۆی قوتابیە. ڕۆژی تاقیکردنەوە 10/2/2018. ناونووسین لە بارەگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەبێت. بۆ بەشداریکردن لە قەزای سۆران و دەوروبەری دەتوانن پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنەوە بکەن 0782 488 2198. پرۆژەی دۆستانی محەممەد. شوێنی عەبدوڵڵا بۆ فرۆشتنی مەوادی کارەبایی و بیناسازی. لە شوێنی عەبدوڵڵا هەموو جۆرەکانی پلاک، سویچ پلاک، گڵۆپ و LED، کێبڵ و وایاری تووچی وردنی لامان دەست دەکەوێت. ناونیشانی شوێنی عەبدوڵڵا سۆران فلکەی پێشمەرگا ڕێگای جوودیان. بۆ زانیاری جاتر پەیوەندی بەم ژمارانەی خوارەوە بکەن. کۆڕەک 0750 460 6127. هەروەها زێن 0780 397 5098. شوێنی عەبدوڵڵا. فرۆشگای مەتین.
فرۆژگای مەتین بۆ دابینکردنی پێداویستیەکانی خواردەمەنی و کەلوپەلەکانی تری ناوماڵ و شوشەواتی جۆراوجۆر. فرۆژگای مەتین ڕۆژانە تاکو کاتژمێر 12 شەو بەڕووی کڕیارە خۆشەویستەکانیدا کراوەیە. بەسەردانیکردنتان بۆ فرۆژگای مەتین کاڵاکانتان بە نرخێکی کەمتر بەدەستدێنن. ناونیشان سۆران شەقامی پێشەوە، تەنیشت پەیمانگای داتای ئەهلی. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنەوە بکەن 0751 127 3909. فرۆژگای مەتین. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. بەرنامەی هۆشیاری تەندروستی. بەرنامەی هۆشیاری تەندروستی بەرنمەیەکی هەفتانەیە و بەشی ڕاگەیاندنی نووسینگەی سۆرانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان پێشکەشی دەکات. ئەم بەرنمەیە دەبێتە فەرهەنگێکی تەندروستی بۆ تەندروستبوونی خۆت و دەوروبەرت و گرنگی جەستەی خۆت بۆ دەخاتە ڕوو. بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکان و بەرچاوڕوونی تەواوت پێشکەش دەکات و هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکان دەستنیشان دەکات و چارەسەری تەواوی نەخۆشیەکان دەخاتە ڕوو. بەرنامەی هۆشیاری تەندروستی. بەرنامەی گوڵستان. گوڵستان بەرنامەیەکی هەفتانەی دەنجی کۆمەڵ ڕادیۆی سۆرانە. هەموو ڕۆژانی سێشەممە لە پەخشی سەر لە ئێواران پێشکەشتان دەکرێت. لە بەرنامەی گوڵستان پرسیار ئاراستەی بەشداربوانی بەرنامە دەکرێت و تۆی بیسەریش دەتوانی پەیوەندی بکەی و وەڵامی پرسیاری بەرنامە بدەیتەوە. لە کۆتایی بەرنامەش تیر و پشک بۆ بەشداربوانی بەرنامە دەکرێت. بەرنامەی گوڵستان. دەنگی کۆمەڵ. برنامه هیوین ژیانێ. هیوین ژیانێ برنامەیەکی ئیمانیە. شەپۆڵین ئیمانێت گەهینتە گودارێن بەهەگران. ئارستەیەکە هیوین ژیانێ وەک دیاری پێشکەشی گودارێن هیوین ژیانێت کردن. ئەف بەرنامە ji ber hevkirin û pêşkêşkirina Sinûr Etnan Nirweyî. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الواحد القهار العزيز الغفار القيم الستار مكور الليل على النهار الذي أوعد بالمؤمنين بجنات تجري من تحتها الأنهار والذي أوعد بالكافرين والظالمين بالنار. والصلاة والسلام على سيد الأبرار محمد وعلى آله وأصحابه الأطهار. وأما بعد. بلغي خشكبرا جاركادي امو هنگشت نفعیک بو پیشکش کرنا خلقه کادی جو برنامه جهوا برنامه هیوین جیانه. ما هیوی هم بشین دوی خلقه دا دناف وی برنامه دا خزمتا خشکبرایت خوب کین و چنده که ام همی پیگ و دیوانا شیرینی آیت رب العالمین راوستین و نصیحت و شیرت و یاسا و ریسا و دستورن که پیغمبری علیه الصلاة والسلام بومینین شروع بکین و دین دیار کرن و
كينا نهج ومنهج خوي جياني ما هي كي اف خلكي و اف برنامه همي ببيتا جري برياردان هر ايكش مدا و هر ايكش ما لجي خو هست بيبكيتن افاكو مروفي بالدتن برف جهوريني و برف روناهي و برف وكرنا وان قفلو زنجيرا هفنكو شلاي نفسا مروفي و مروف گیره دای و ناکت مروف برف اوه روناهیه و اوه پیروزی پینگا و پاویجیتن خشکو برن قدرگیران وکی همین محاضره چوی و محاضره جی دی بحمد و شکر رب العالمین دست بکن یا ربی حمداتت کن و شکراتت کن سر هر کرم و هر نعمتك كتت جل مدى كربتن يا ربي نعمتت سرما جل جلكن حمداتت كينو شكراتت كين سرفان نعمتا يا ربي شنفس ظالم كو ظالم بو نفسيت خوام همي والبي امريات هر تشتكي ما كربتن داخاز اشتت كيم كرم اخو رحم دلوفان اخو تو قنهت مال سرمراكي يا ربي هر ايكي خير مو ديني مو ملتي ما بفيتن يا ربي تو خيري بديو قوتي بديو تو بردستوي برفره بكي بو جهاندنا في پیاما پیروزو جهاندنا في دين پیروز يا ربي داغز اشتد كين حتى آخر لحظة جيانا خودا تو ملسر وان بيرو باوران وان آيتان تربيت بكي افن كشلاي پیغمبر خوشتوي عليه الصلاة والسلام بمهاتنا هنارتن و جهشتنا ما يا ربي تو ملسروانا بردوان بكي وحتى دماهيك لحظات جيانا خودا ام سروان بيرو باوران و سروي اعتقادي بينو والسروي اعتقادي جي في دنيا بجه بهلينو داخازا حسن الخاتمة بخشتات كين يا رب بلكي اللي خشكو برا اگر خود حزب كتن افروكا ام دل سر آرمان جب تایبتی راوستین و ناف آرمان جداجی ام بره خوب دینه کان مروف چو آرمان جا بخود یارد کن و همت و مروفان بو دیار کرنا وان آرمان جا یا چوه و چانه گله کشمه او آرمان جن بو جیانا خود دانن چارچوه دیوارن خانیوی در باس ناکن گله که دیه تین محل در ناکویتن گلکی دی باجر کی در ناکویتن بله کرام برای خوب دین هنده مروف هبونه آرمان جتوان مروفاتی همی وگرته و بونه خدمتکارت مروفاتی همی بگشتی خدمت بخوشی کر ملت خوشی کر و مروفاتی همیشی کر بجاره کر ام سروان مروفان راوستیم پیچکی و برای خوب دین آرمان جت مروفان کانه هر ایک چو آرمان جا بخود یارد کتن و آرمان جی توی برف کیونه گلک یا پیتوی هر ایکش ما و نخواستم اوید بیش نخو که هم مسلمانین آرمان جی تایبت بو جان خو هبن و جان خو دا خودان آرمان و آرمان جی توان جی خدمت بدین و ملت وان بکتن خدمت مروفاتی همیه بکتن بله مخابن گلک جارا آرمان جت ما چارچوبه که دا کن بنوه که هندک تشتن تافه دنیای نو و هم گلک متعلق بین و الدیمایی که جی پشتی درواز بنا چندین سالا هم دی بره خود اینه آرمان جا ما گلک یا کیما وکیوینین و کیما بخود تصورت کرد و کیمت هزرا خودا بخو هندک تشت یعنی بینایت اکل سر آواد کرد و آساس ایمانی خود دانا پشتی در باز بنا چندین سالا ام دی بره خود اینه آرمان جا که گلکا بی سروبر که نه خدمت مب خوشی نکریه و خدمت باجر و مروف ناف باجر مجی نکریه و خدمت ملتینیا مجی نکریه اگر هم سروان مروف راستین و بکرتی چندین وان چینا دیار که نمین که آرمان جا بو جانا خود دیارد کن یا مهمه و گل خشکو برا اوه آرمانجه اول ایکم تیدا رازیبون رب العالمین بکینه برنامه خوی جیانا خو هر کارک و تعاملک و سردریه که هم کین ام حساب خوب کین و میزان خوب کین او
اف تشتا بو راضی بون رب العالمین هم بکین بو هنده دا که خودش من راضی بیتن یان جی بو تشتکی دیه و جرا اگر آراسته تا گوریم برفنده که آرمانج بو راضی بون رب العالمینی بنو کارو تعامل و سردریت ما بو راضی بون رب العالمینی بن حالوی دمی جیان همی معنایت خوبه ده برف آرامی و سرفرازی و بختوری و چیتن جانا دنیای دا تو مروفه کی تو بسعادت جی تو بکیف خوشی جی ولی جیان آخرت جی دا دیبینی توی البرانبر رب العالمین ولویری جی توش مروفت سرکفتی توش مروفت شوان مروفه ی اوین کو فوز رمضان کو بحشت رب العالمین و دیتنا وجه پیروز رب العالمین و پیغمبر صحا محشر یبتسر بلنده تو دبینی اوه همی نتیجه وی کیه در انجام وی کیه که تا آرمان جای بخویا دانای و وی آرمان جی تا ترازیه کیا بخو دانای اف ترازیه ویجدانته و بیجیته تا اف کار توت کی اف آرمان جاته بخو دیار کری بو رازی بونا رب العالمین بو هنده داتو خودش خو رازی کی و اوه دی بیتا انجام وی که تا رازی بونا رب العالمین پیب دست خو وینا رازی بونا رب العالمین یعنی چه؟ یعنی تو خدمت کرنه بکی بخوب خو نفسا خو ملت خو و جهر ایکل جه خو المکانت خو تو ماموستا بی تو مهندس بی تو دکتر بی تو هر چی بی و کیوه بی اگر تا خدمت مروفاتی کر هنگی تو بزانه اوه دی بیتا جه رازی بونا رب العالمین و رب العالمین جی دی تل دنیا تجي سرفراز كتن و بختور كتن والقيامت جي توش مروفن سركفتي تو نشوان مروفاي اوين كو حضرات خون جارا كادي اگر بو وقتا كي گلا كي كيم جي بيتن زفرن و جيانا دنيا بو چب زفرن دا كو اف وقتی في گوه تو تدا تعويز كنا و جارا كادي دست پاوجنا خيره و دست پاوجنا كارت قنج و باشو هندك ركعات الخزيدة كانوا هندك أذكار بخيننو هندك قنجيت ديال مروفاتية وديال برايت خو دورو بريت خوب كان يا جه بسيار هوا بوچي ام ويغافت دست بينكين بوچي أهل نكي ام بريار ندين بوچي ام إقراراوي كي ندين كنت نكدا ام دست باوجينيو ببينا هالجرين هندي كو هر كسي كي ما ببينيتن بيشيتن هشتا مروفين باش دنيا دا يتماين قنجی و باشی ببیته هیوی و امید و آرمان جامعه جیان آمده اجا اگر هم وی تصوره و وی رون کرنه هم چونه ناف جان دا جان گله خود بیتن و جان گله یعنی انسان نشه تعبیر لیب کتن چونکی هر جهه که تو چیه تو دی برای خود خیر یا سردسته تا و توی خیر گهینی خلکی و تو هر ایکل دیفشیان و قدر امکانیات خو دیبینی برای خوب در کمالگه برای بختوری که رها چو سرفرازی و سعادت که یعنی که پیوانات در برین یاد ناف کمالگه دهی اگر مروفه که وی اسلوبی و بوی رنگی ناف کمالگه ده بیتن ناف فرمانگه که و دایره که ده بیتن حال هنگی اگر تو بسیار کارمندت وی دایره بکی او دبوته بحث وی کیف خوشی و سعادتی کن یا که اف برایه یا اف خیشکه که خدانه دیمه که گشه خدانه دیمه که روناهی از سروچاوات چیتن خدانه ابتسامه و تبسمه که جان برانبر خیشک و برا تعامله که یتکتن هنده پیوه درد بریتن یعنی مروف گوتن وان پیوان و بدربرین و پیوه هست شرینیه که گله که مازند کتن و اوه جان برف خوشی و بختوری ودوتن خوشی و نخوشی جانه گلی خیش کبرا دهیتا گوتن شلای علم النفس و
زانایت علم النفس بیجن خوشی و نخوشی جیان دانینه، خوشی و نخوشی روژه دانینه، خوشی و نخوشی روژه چنه سبب تعاملات وی روژه دا روژات نخوشت کتن و روژات خوشت کتن. اجرا کرد تو شای ببیشوان مروفان که تعامل که جان و راست و درست بکی، آخفتن و سردریه که جان بکی، حالوی روژه تو بخود بیجه نفس خو فعلا افریکه جیانا من روژه که خوش بو. بس اگر تا محاوله کر سلبیات تش خوزیده کرن تعامله که کرید تا کر آخفتن نشرین تا گوتن و اگر چه نبیجی یعنی بریه که گرتی تا تعامل گل خلکی دا کر دیمایی روژه خود تو بیجه خو افریکه جیان یا نخوش بو و روش یا نخوش بو. یعنی اوه بوما دیارت کتن روژه تا تعاملات روژه تا دا آرسته روژه تا دیارت کتن که روژه که خوشه یا نخوشه و جمع همی دا محاوله بکن روژه خوب کنه روژه خوش و وی خوشی جی بلا سر اساس کی بید سر قانون و دستور کی بیتن کشلای خالق وی کونی و خالق همی مخلوقات نهات یفری کرن و سر دست امین ترین ملائکت رب العالمین که همید امینن سر دست جبریل علیه الصلاة والسلام سر دست پیغمبر خوشتوی یا گشت یما و سر عزمانوی یا گشت یما ما بو هم وی نکنه برنامه خوی جیانه و جیانه خول سر وی آوا بکن که اوه قانون که گله که بلنده و که گله جارا ما آماجه پیدای که کنگرت نف دولتی دا و نموناوی جی کنگری لای که چندین مروف سراست عالمی و شهادت عالمی و دکتورا و ماسترت عالمی بار قانون و مافن مروف و مافن همی چین و پیکاتن کمالگی و جینگی دناوی کنگره دات آماده بون وان بریار اوه که دا که دستور که دستور نهاتی و نهایتن جی چونکی دستور اسلام برهمه که یشلای رب العالمینی وهاتی افری کرن نه که دستور وضعیه اوین کشلای مروفایتی و شلای مروفا وهاتی دانان چونکی تشتکی بگمانه گلی خشکو برا هر تشتکی شلای عقل انسان وهاتی دانان گلی جارا جی جه ریز گرتنه بل الدیمایی که جدا اموی کش بیر نکن یعنی مادم بر هم عقل انسان ها بگمان دی کماسی تیده هبن براستی آخف نخوشه که هم گلی جاراش میجوی بزفری نوه هم دی بینیم برای خود دینه گلی دستوری تاتی ندانان کشلای هندک مروفا و تاتی ندانان و احتمال جی گلی کت زانابن بله او دستور و قانون و رسان کوا داناین کیری وقت که زرتل ناهن تنه واحد دستور کو کیری روژایی که هاتنا و جهانه و حتی دیماهی که روژی کیر تیتن دستور اسلامه چونکی برهمه و شلای رب العالمینی و هاتی دانان و رب العالمین جی خالق وان مخلوقایه و اوی مروفه چه کرین و جو چوا تو ببینی مروفه کشنی که رابه بیتن و تطور کرنا عقل خو خواندنا چندین کتابه که شنی شهاده که ماستره که دکتورای که دانیتن و شنی که اف مروفه بیجیتن دستور از دانم بسر دستور رب العالمین که بیتن دستور من باشترش دستور رب العالمین والله یا تشتکی بگمانه و تشتکی بشکه هر مروفه که خدان عقله که سلیم بیتن هنگی دزانیتن اف دستور اف دانیتن بر همه عقلویه و کماسیت تیدا اگرچه هندک ماده تویجی جه ریز گرتنه بن بل دیماهی که هم همید زانین یعنی اف دستوره که یه وضعیه و بو وقتی که بتنه تیتب کارینان چندین سالا احتمال اول فی دستوری تیتم کر هنده نایتن که تو استدلال پی بکی یانجی درستایی مافن همی چین و تویجن کمالگی پیدابین بکی تنه دستور رب العالمین که خالق همی مخلوقایه کر همی جیانه تیتن و کر همی گاوا تیتن و کر همی سردما تیتن و جلوه گلی خشکبرین قدرگران هر آرمانجه که هم بو جانا خود دانین هر کاره که هم دکین دوید آرمانجه معو بیتن رازیبون رب العالمین مازنترین هیوی و امید آمه بیتن و بخوده که ما هر کسی که اوه که مازنترین هیوی خود جانا خودا جیان سر دفنا خود دیفراتیتن
و ژیان هەمی معنایەت خوبە یا بۆ بساناهیت کەویتن و ژیان یا ستال سەرمەلە بۆ وی مرۆڤی و تو بەرە خوب دەی ژیانە خودایە جیتم ژیانەکە تژی سەعادەت و کەیفخۆشی و نەبەس ئەvە بتنێ فەوزا مەزن و سەرکەفتنا مەزن jî بەلام دیمایکێ ji bîr nekin ku dunyaya û meta û keyfxweşî dunyayê bitinêne ku tu xaniyekî bi xwe avakê û seyarekî bînî û yan jî heta dîmayekî ji van keyfxweşiyên dunyayê ev hemî pêtivîne bû jiyana dunyayê û me gelek cara gotiye jî hindî tu tişeyî bû jiyana xwe ya dunyayê bike belê bila mirovî amanetî wê yekî bîtin bila li ser hesaba qiyameta mirovî nebîtin ser hesaba qiyameta mirovî her kar û kiryareka tu dikeyî eger te niyeteka baş hebîtin û niyeta te xizmetkirina komalgehê te bîtin nefesidîn û xirabkirin û têkdana komalgehê bîtin hingî jiyana te hemîd bîte taat û îbadet her tu serê xwe daniye ser balîvkî û heta careka dî çî û derd kevî û dunyayê de tê û çî û kar û emel û kesabeta xwe dikî û careka dî zivirî û tê serê xwe daniye ser vê balîvkî û careka dî nivî û rabiye ve her lehzayekî heta careka dî zivirî te tu wî wextî da hemî bû te dibîte taat û hemî bû te dibîte serkeftin ku li dîwana Rabbil tu dizanî kanê eva te kirî û vê niyeta te helgirtî tu çendî bûye însanekî mezan ku xêrêt mezin û sedeqa û hesenatê te yên dunyayê çiyayên mezinê xêrayê bû te kom kirîn alwî demî demê şefaatkirina pêxemberî û roja kîtab û hîsaba tu dibînî dîwana Rabbil tu mirovekî serbilindî û berhemê te halwêrê dê tu zanî ka te çi kiriye û te çi nekiriye û jiyana te ya dunyayê jî dê berev xweşiyê û berev rehetiyê û berev asûdeyiyê veçîtin vêce gelek ya muhîm e em bizanîn ka dê em çawa armancên xwe diyar kên lewa min destpêkî jî got yani armancên me yê geleka ji dîwarên xaniyewî dernakevin yên geleka ji dîwarên fermangeha wî dernakevin geleka ji bajêrê wan dernakevin belê gelek jî yê heyîn armancê wan xizmeta miroviyetiyê hemiyê ya kirî wekî edaleta Umerê Kurê Xetabî dinya hemî vê gaveya ser taxivîtin edaleta Umerê Kurê Ebdelezîzî û geşekirina aboriyê serdestewî û harîkarîkirin û piştevaniya feqîr û jar û destkurta dunya xira ser taxivîtin vê celewanê gelek ya pêtiviye armancê me xizmeta miroviyetiyê hemiyê bikin wekî ku Şeyx Ehmed Dîdat Xwedê jê razî bîtin ku êkîş bankxazê vî dînî bûn û êkîş wan mirova bû ku şarezayî û zanîneka geleka radebeder Rabbil pirsgewî kirbû û bibû remzeka geleka mezin bû îslamê û îslam pê ezîz bû serdestê wî gotê milyona mirov vê gavêl cîhanê meşrûbî navaxwin bêexlaqiyê nakin hemî ji ber tiştekî ber nesîhetên kesekê bi navê Muhammed Silavên Xwedê ser pêxemberî bin milyona kes vê gavêl dunyayê meşrûbî navaxwin milyona kes vê gavê bêexlaqiyê û zînayê fahîşê nakin hemî ji ber axiftin û şîret û nesîhetên kesekê bi navê pêxemberî silavên Xwedê ser bin bi navê Muhammedî şîretên pêxemberî a wisa tesîrê dikin vê cave armancên ciyanê ne gelê xîşkubira eger em bên berê xwe bideyne kesekî wekî Dr. İbrahim Feqê ku dewrên wî û jiyana wî û geştên jiyana wî heke tu bixînî tu dê zanî ka vî mirovî çend zehmet û nexweşî birin û çend îza û zehmet dît heta gehiştiye wê ya ku gehiştiye û dîmayîkî jî bo ramzekê ku bisilman bû dunyaya xiret geriya û alemê bawer nedike dil mihazeret wî rîn nexware û dil dîwana wî rîn nexware ji ber axiftinê tu yên şirîn ji ber wê teamula ku ew diketin ku bû sebebê yekê ku alemê veguhêzîtin ji kêfnexweşiyê berevxweşiyê ji bêbextiyê berev hîwa û armanca bû jiyana xwe ku armanc bû xelkî dirist kirin geleka wekî têne gotin mihazerê wî da û kitêbê wî da biryara xwe kuştnê adayî belê dîwana vî seydayî
که خدا نه آرمانجا که گله که مازم بو اول سر آرمانجت خو شول کر بو مروفی ولی هات قناعتت مروفات گورین و مروفین سرکفتی جا اون جیانه دا ین که بچین بریار بدن و قناعت بگورن و بو برفوی و بچن اوه که خدمت مروفاتی همیت کتن و اسلامتی جهاتی بو ویگلی خشکو برا خودی چند تصور و چند آخفتن و چند رد و شبهات بو اسلام چیکن و چند آخفتن نشریم در نپال اسلامه دیمایی که هم همید زانین دین سلمه و آشتیه و رحمه و دلوانیه و دادپروریه و حتی دیمایی که شفان مصطلحا هم همید زانین اسلام کو بوموه برجستت کتن و بیت هیوی امیدا هر تاکی که بس بو که یکو درستایی دست به اسلام ود گریتن و اسلام درستایی تأثیر سر دل و درون و جسد وی مروفی درست کتن تو دهنگی بینی برای خود مروفه که جیانه که گله که خوش و بختوار یه سر بتن و یه بوی مروفه که رمزه که کیف خوشی هر جهه که اوله بیتن داهره خو بیتن مالا خو بیتن سیکی بیتن هر جهه که تیدا بیتن سیاره خدا بیتن تاکسی بیتن و حتی دیمایی که تو دبینی اف مروفه یه بوی مروفه بس خوشی و بختواری ناف کمالگی دا زیدت کتن و یه بوی اگر خوشی و بختواری پیشکشی خلکیت کتن چند جیانه که خوش اگر ام آبوه هسته آبوه هزر کرنه ام داخلی وقت خو ساعت خوی جیانه بین و جیانه خوب وی وقتی در باز بکن که ببینه او مرو خوشبختی و سرفرازی و بختواری پیشکشی خلکی خوب کن رب العالمین هاریکار و پشتوان هر ایکی بیتن ید کو بوینه هلگیرن و ایکی کو خمیش ملت خوب بخون خمیش دوروبرن خوب بخون شوی جهی بخون اوین کو او دوام اتداد کن هاریکار و پشتوان هر ایکی بیتن یه خیر و پشتوانی بو همی مروفاتی دویتن بو هر کسی که دویتن رب العالمین خیر بکت دست و پیت مدا بو بلاف بکرنا خیر و بلاف کرنا بختوریا خیشکو براین ما رب العالمين قدري هوا بقريد بقهداريا هوا لدماي كيش دبيجم سبحانك ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العزة رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. دنگ کمال اسلامی داهنان و بردامی بیسەرانی بەڕێز و خۆشەویست سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان ئاراستە بێت لەگەڵمان بن بۆ گوێبیستبوونی ختمی ڕۆژانەی قورئانی پیرۆز بەڕاوەی کوردی خوێندنەوەی قورئان بەدەنجی شەیخ محەممەد سەدیق المەنشاوی و خوێندنەوەی ڕاوەی کوردی بەدەنجی دکتۆر عەبدوڵڵا کە بە ئاەتی 170 سوورەتی ئەلعراف دەست پێ دەکات و بە ئاەتی چلی سوورەتی ئەلئەنفال کۆتایی دێت بە هیوای کاتێکی پڕ لە سۆز و پڕ لە ئیمان. بسم الله الرحمن الرحيم بناوي خواي بخشندي مهربان وإذ نتقنا الجبل فوقهم كأنه ظلة وظنوا أنه واقع بهم خذوا ما آتيناكم بقوة واذكروا ما فيه لعلكم تتقون بهێنەرەوە بیریان کاتێک کە چێوی تووڕمان بەرز کردەوە بەسەریاندا وەکو هەورێک سێبەرێک بوو وەلایان وابوو کە دەکەوێت بەسەریاندا پێمان وتن ئەوەی کە پێمان داون بە توندی بیگرن
وأوي تيدا لآموشگاري وحكم بردوام لبيرتان بيت بلكو ببن باريس كارو خواناس وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى شهدنا أن تقولوا يوم القيامة إنا كنا عن هذا غافلين وكاتێک کە پەروەردگارت وەریگرت لە پشتی ئادەمیەکان و چەونەوەکانیان و کردنی بەشایەت بەسەر خۆیانەوە پێی وتن ئایا من پەروەردگاری ئێوە نیم لە وەڵامدا وتیان بەڵێ شایەتیماندا تا نەڵێن لە ڕۆژی دواییدا بەڕاستی ئێمە بێ ئاگا بووین لەمە کە خوا پەروەردگارمانە أو تقولوا إنما أشرك آباؤنا من قبل وكنا ذرية من بعدهم أفتهلكنا بما فعل المبطلون يا نوكو بلين بێگومان با و باپیرانمان هاو بەشیان بڕیارداوە لە پێش ئێمەوە و ئێمەش و چەونەوەی دوای ئەوان بووین دەی ئایا لە ناومان دەبەیت بەوەی کە بێفەڕ و خراپکاران کردویانە وكذلك نفصل الآيات ولعلهم يرجعون ئابە و جۆرە نیشانەکانی خوا ڕوون دەکەینەوە بەڵکو بەرەو هەق بگەڕێنەوە واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين وأي محمد صلى الله عليه وسلم بخوێنەرەوە بەسەریاندا هەواڵی ئەو کەسەی کە نیشانەکانی خۆمان پێبەخشی کەچی خۆی لێداڕنی و دەرچوو لە فەرمانی خوا اینجا شەیتان دوای کەوت بەهۆی ئەوەوە بوو بە یەکێک لە گومڕایان ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا فاقصص القصص لعلهم يتفكرون ئەگەر بمان ویستایە بەو ئاەتانە پلەیمان بەرز دەکردەوە بەڵام ئەو خۆی نووسان بە زەویەوە و دوای ئارەزووی خۆی کەوت نمونەی ئەو وەک ئەو سەگەیە ئەگەر لێی بدەیت و دەری کەیت زمانت لێ دەردێنێ و ئەگەر وازیشی لێ بهێنی هەر زمان دەردەهێنێ ئەو سیفاتانە نمونەی ئەو کەسانەیە کە نیشانەکانی ئێمەیان بەدرۆدانا دەی ئەو داستان و چیرۆکانە باز بکە تا بسنەوە بە خۆیاندا و بیر بکەنەوە ساء مثلا القوم الذين كذبوا بآياتنا وأنفسهم كانوا يظلمون بدو خراپە وێنە و چیرۆکی ئەو کەسانەی کە نیشانەکانی ئێمەیان بەدرۆدانا ئەوانە هەمیشە ستەمیان لە خۆیان دەکرد من يهد الله فهو المهتدي ومن يضلل فأولئك هم الخاسرون هەر کەس خوا ڕێنمونی بکات هەر ئەو ڕێنمونی کراوە هەر کەسیش خوا بەهۆی کردەوەکانیەوە گومڕای بکات هەر ئەوانە زیان لێکەوت و ڕەنجەڕۆن ولقد ذرأنا لجهنم كثيرا من الجن والإنس لهم قلوب لا يفقهون بها ولهم أعين لا يبصرون بها ولهم آذان لا يسمعون بها أولئك كالأنعام بل هم أضل
أولئك هم الغافلون وسوێن بەخوا بەڕاستی دروستمان کردووە بۆ دۆزەخ زۆرێک لە جنۆکە و ئادەمی دڵیان هەیە بەڵام پێی تێناگەن لە ڕاستی و چاویان هەیە حەقی پێنابینن و گوێیان هەیە حەقی پێنابیستن ئەوانە وەک ئاژەڵ و چوارپێوان بگرە خراپتر و گومڕاترن لە ئاژەڵ هەر ئەوانن بێ ئاگایان ولله الأسماء الحسنى فادعوه بها وذروا الذين يلحدون في أسمائه سيجزون ما كانوا يعملون هەر بۆ خوایە جوانترین و چاکترینی ناوەکان جا ئێوەش بەو ناوانە بانگ و هاواری لێ بکەن واز بهێن و نرخ دامەنێن بۆ ئەوانەی کە لە ناوەکانی خوادا گۆڕان و لادان دەکەن بە زوویی تۆڵەی ئەوەی دەیان کرد لێیان دەسەندرێت وممن خلقنا أمة يهدون بالحق وبه يعدلون ولوانەی کە دروستمان کردووە کۆمەڵێک هەیە ڕێنمونی خەڵک دەکەن بە ئایینی ڕاست و دادوەریشی پێدەکەن والذين كذبوا بآياتنا سنستدرجهم من حيث لا يعلمون وأواني نشانكاني آمان بدرودانا وردە نزیچیان دەکەینەوە لە تیاتون بەجۆرێک کە خۆیشیان بەخۆیان نازانن وأملي لهم إن كيدي متين ماوەیەک مۆڵەتیان دەدەم بەڕاستی پیلانی من زۆر پتە و بەهێزە أولم يتفكروا ما بصاحبهم من جنة إن هو إلا نذير مبين آية أوان بيريان نكردوتوا كهاوريكيان شوێنەواری شێتی پێوەنیە ئەو تەنها ترسێنەرێکی ئاشکرایە بۆ ئێوە أولم ينظروا في ملكوت السماوات والأرض وما خلق الله من شيء وأن عسى أن يكون قد اقترب أجلهم فبأي حديث بعده يؤمنون آية أوانا ناروانا لو ملك گەورە و فراوانەی لە ئاسمانەکان و زەویدا هەیە و لەو شتانەی خوای گەورە دروستی کردوون و لەوانەیە نزیک بوو بێتەوە کۆتایی ژیانیان جا بە چ قسەیەک لە پاش قورئان بڕوادێنن من يضلل الله فلا هادي له ويذرهم في طغيانهم يعمهون هەر کەس خوا گومڕای بکات بە تاوانی کردەوەی خراپی ئەوە هیچ ڕێبەرێکی بۆ نییە خوا وازیان لێدێنێت لە گومڕایی و یاخیبوونی خۆیاندا جێش بخۆن يسألونك عن الساعة أيان مرساها قل إنما علمها عند ربي لا يجليها لوقتها إلا هو ثقلت في السماوات والأرض لا تأتيكم إلا بغتة يسألونك كأنك حفي عنها قل إنما علمها عند الله ولكن أكثر الناس لا يعلمون أي محمد صلى الله عليه وسلم پرسیارت لێ دەکەن لەبارەی ڕۆژی دواییەوە کەی دێت بڵێ زانینی ئەوە تەنها لای پەروەردگارمە هیچ کەس ناتوانێ کاتەکەی ئاشکرا بکات جگە لە پەروەردگار هاتنی قیامەت بۆ ئاسمانەکان و زەویش گران و قورسە نایەت بەسەرتانە لە ناکاودا نەبێت لە تۆ دەپرسن وەک ئەوەی کە تۆ لە هاتنی ڕۆژ دوایی ئاگادار بی أي محمد صلى الله عليه وسلم بلي بيقومان زانيني هاتني أو روجا تنها لا إخوايا بلام زوريق لخلچي نايزانن
قل لا أملك لنفسي نفعا ولا ضرا إلا ما شاء الله ولو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء إن أنا إلا نذير وبشير لقوم يؤمنون أي محمد صلى الله عليه وسلم بلي من خاوني هیچ سود و زیانێک نیم بۆ خۆم مەگەر ئەوەی خوا بێوێ ئەگەر من نادیاریەکانم بزانیایە خێر و خۆشی زۆرم بەدەست دەهێنا و هیچ خراپە و زیانێکم پێ نەدەگەیی من تەنها ترسێنەر و مژدەدەرم بۆ خەڵکانێک کە باوەڕ دەهێنن هو الذي خلقكم من نفس واحدة وجعل منها زوجها ليسكن إليها فلما تغشاها حملت حملا خفيفا فمرت به فلما أثقلت دعوا الله ربهما لئن آتيتنا صالحا لنكونن من الشاكرين خوا ئەو زاتەیە کە ئێوەی دروست کردووە لە یەک کەس کە ئادەمە هەر لە خۆی هاوسەری بەدیهێنا تا لە لای بحەسێتەوە ئارام بگرێ جا کاتێک پیاوەکە لەگەڵ هاوسەرەکەی جوود بوو باری سوچی هەڵگرت سچی پڕ بوو ئینجا لەسەر ئەم سک پڕیەماوەیەک تێپەڕی جا کاتێک سکەکەی قورس بوو ژن و مێردەکە هەردوو لەخوا پاڕانەوە سوێند بێ ئەگەر تۆ منداڵێکی چاک و تەواومان پێ بدەیت بێگومان لە سوپاس گوزاران دەبین فلما آتاهما صالحا جعل له شركاء فيما آتاهما فتعالى الله عما يشركون بەڵام کاتێک منداڵێکی چاچی پێدان چەند هاوبەشێکیان بۆ خوادانا لەوەی کە پێیدا بوون خوا لەوە بەرز و بڵند کە هاوبەشی بۆ دابنێن أيشركون ما لا يخلق شيئا وهم يخلقون ئاشتانێک دەکەن بە هاوبەشی خوا کە ناتوانن هیچ شتێک دروست بکەن لە کاتێکدا خۆشیان دروست کراون ولا يستطيعون لهم نصرا أنفسهم ينصرون و ئەو بتو پەرستراوانە ناتوانن هیچ یارمەتیەکیان بدەن هەروەها ناتوانن یارمەتی خۆشیان بدەن وإن تدعوهم إلى الهدى لا يتبعوكم سواء عليكم أدعوتموهم أم أنتم صامتون وأجر إيوة أوان بانك بكن بوري راست شوينتان ناكون بو إيوة يكسانة تبانجيان بكن يان بيدنك بن إن الذين تدعون من دون الله عباد أمثالكم فادعوهم فليستجيبوا لكم إن كنتم صادقين براستي أواني كأيوة هاوار داوایان ليدكن دقل أخوا أوانيش تن بنديكن وك خوتان ديبانگو هاواريان ليبكن با وەڵامتان بدەنەوە ویستەکانتان بەجێ بهێنن ئەگەر ئێوە ڕازگۆن ئەلەهم ئەرجل يمشون بها أم لهم أيد يبطشون بها أم لهم أعين يبصرون بها أم لهم آذان يسمعون بها قل ادعوا شركاءكم ثم كيدون فلا تنظرون آية أوانا هیچ نەبێ وەک خۆتان قاچیان هەیە کە پێی بڕۆن بەڕێدا یان دەستیان هەیە کە دەستی پێ بێنن یان چاویان هەیە کە پێی ببینن یان گوێیان هەیە کە پێی ببیستن ئەی محەممەد صلی الله عليه وسلم بڵێ
بانجی هاوبەشەکانتان بکەن پاشان نەخشە و پیلانم بۆ دانێن و مۆڵەتیشم مەدەن. إن وليي الله الذي نزل الكتاب وهو يتولى الصالحين. براستي پشتیوان و دۆستی من هەر خوایە، ئەو خوایەی کە قورئانی ناردە خوارەوە و هەر ئەویش پشتیوانی چاکەکاران دەکات. والذين تدعون من دونه لا يستطيعون نصركم ولا أنفسهم ينصرون. وأواني إيوة جگە لەخوا هانایان بۆ دەبەن ناتوانن یارمەتیتان بدەن، ناشتوانن یارمەتی خۆیان بدەن. وإن تدعوهم إلى الهدى لا يسمعوا وتراهم ينظرون إليك وهم لا يبصرون. وأجر بانجام بكن بو ريقاي راست أوان نابستن وواد زاني بوتو دروانا لكاتيك دا أوان هيت نابينا. خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين. دز بقرب لي برديوا تاپۆشی بکە فەرمانیش بدە بە چاکە و چاکاران و ڕوو وەرجێڕە لە نەفامان و نەزانان. وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه سميع عليم. وأجر خطر وخيال وسوسيكت بو هاد للايني شيطانوا يكسر پنا بقر بخوا براستي هر أو بي سريزانايا. إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون. براستي أواني خواناس و پاريسكار بون كاتك خطر وسوسيچيان لشيطانو پێبگات یادی خوا دەکەن و خوایان بیر دەکەوێتەوە جاکوت و پڕ بەرچاویان ڕۆشن دەبێتەوە ڕاستی دەدۆزنەوە. وإخوانهم يمدونهم في الغي ثم لا يقصرون. وبرا شەیتانەکانیان یارمەتیان دەدەن لە گومڕایی بووندا پاشان کۆتایی ناهێن واز ناهێنن بۆ گومڕاکردنیان. وإذا لم تأتهم بآية قالوا لولا اجتبيتها قل إنما أتبع ما يوحى إلي من ربي هذا بصائر من ربكم وهدى ورحمة لقوم يؤمنون. وهر كاتيك وحي دواب كويت آياتيشيان بو نهيني دانوت بوتي لخوت وريشنا خيد بو خوت هلي نابستي أي محمد صلى الله عليه وسلم بلي بيقمان من هر شويني أودكوم كاللايان پروردگار مو سروج دكريبوم أم قرآن برتاو روشنو بلغي للايان پروردگار تانوو رينموني و نشان درو مهرباني و بزي خوايا بوغلو هوزي كباور دينن. وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون. وكاتك قرآن خنرا دبي جوي لي بقرنو بيدن جيجبن بو أوي خوا مهرباني تان لقل دابكات. واذكر ربك في نفسك تضرعا وخيفة ودون الجهر من القول بالغدو والآصال ولا تكن من الغافلين. ولدلو درون الدايادي پروردگارت بك بپارانو ترسو بيموا ببي اوي دنگ برز بكيتوا لبر بياني و دماودمي ايواران دا ولبي آقايان مبا. إن الذين عند ربك لا يستكبرون عن عبادته ويسبحونه وله يسجدون. براستي أو فرشتاني كلاي پروردگارتن خو بزل نازان لپرستني أودا وهميش استايشي دكن كرنوشي بودبنو
تەنها سوژدە بۆ ئەو دەبەن. بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي بخشندي مهربان. يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين. أي محمد صلى الله عليه وسلم پرسیارت لێ دەکەن سەبارەت بە دەستکەوتەکانی جەنجی بەدر، تۆش بڵێ ئەو دەستکەوتانە هەر بۆ خوا و پێغەمبەرن صلى الله عليه وسلم، کەواتە خۆتان بپارێزن و لەخوا بترسن و پەیوەندی نێوان خۆتان چاک بکەنەوە و جۆڕایەلی خوا و پێغەمبەرەکەی بن ئەگەر ئێوە بڕوادارن. إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. باوەڕدارانی ڕێبازی هیمەتبەرزی، شەیدایانی سەربەرزی، ئێستاش کاتی ئەوەیە کە دڵ و دەروونمان ئاسوودەکەین و لە جەنجاڵی دنیا دوور بکەوینەوە و بچینە حەزوری باری بە ملکەچی ڕاوەستین و گوێی دڵمان ڕاگرین بۆ بانگی پیرۆزی نیوەڕۆ. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدا رسول الله. أشهد أن محمدا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة
وابعثه مقاما محمودا الذي وعدته. ذكري دوای نوێژە فەرزەکان. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. أستغفر الله أستغفر الله أستغفر الله. اللهم أنت السلام ومنك السلام تباركت يا ذا الجلال والإكرام. لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا ينفع ذا الجد منك الجد. لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. لا حول ولا قوة إلا بالله. لا إله إلا الله ولا نعبد إلا إياه. له النعمة وله الفضل وله الثناء الحسن. لا إله إلا الله مخلصين له الدين ولو كره الكافرون. بسم الله الرحمن الرحيم. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض. من الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. بێگومان بڕواداران تەنها کەسانێکن کە کاتێک کە باسی خوا کرا و ناوی هێنرا دڵیان دەترسێت و ترسی لێ دەنیشێت کاتێکیش ئاەتەکانی خوا بخوێندرێتەوە بەسەریاندا بڕوایان زیاد دەبێت و هەر پشت بە پەروەردگاری خۆیان دەبەستن. الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. ئەوانەی کە بەڕاستی نوێژەکانیان بەجێدەهێنن و لەو ڕزق و ڕۆزیەی پێمان داون لە پێناوی خوادا دەیبەخشن. أولئك هم المؤمنون حقا
لهم درجات عند ربهم ومغفرة ورزق كريم هر ئەوانن بڕوادارانی ڕاستەقینە پلەی بەرزیان بۆ هەیە لای پەروەردگاریان و لێخۆشبوونی تاوانەکانیان و ڕۆزی پەسند و چاچیان بۆ هەیە كما أخرجك ربك من بيتك بالحق وإن فريقا من المؤمنين لكارهون هەرچۆنێک کە پەروەردگارت لە ماڵەکەت دەری هێنایت بە حەق و ڕاستی لە کاتێکدا بێگومان دەستەیەک لە بڕواداران بێزار بوون و پێیان ناخۆش بوو يجادلونك في الحق بعدما تبين كأنما يساقون إلى الموت وهم ينظرون دەمەقالت لەگەڵدا دەکەن لە شتی حەق و ڕاستدا دوای ئەوەش کەوەیان ڕوون بۆتەوە کە ڕێشتا جەنجیان لاگرانە وەک ئەوەی بە توندی بەرەو مردن ببرێن و بە چاوی خۆیان مردن ببینن وإذ يعدكم الله إحدى الطائفتين أنها لكم وتودون أن غير ذات الشوكة تكون لكم ويريد الله أن يحق الحق بكلماته ويقطع دابر الكافرين بیری ئەو کاتە بکەنەوە کە خوا بەڵێنی بە ئێوەدا دەستکەوتی یەکێک لەو دوو کۆمەڵە کاروانە بازرگانیەکە یان سەرکەوتن بەسەریاندا بەڕاستی دەبێتە هی ئێوە و ئێوە پێتان خۆشە کە ئەو دەستکەوتە بێچەکە کاروانە بازرگانیەکە بۆ ئێوە بێت بەڵام خوا دەیەوێت وتەکانی خۆی بەڕاست دەرچێ حەق سەرکەوێ و ڕەگ و ڕیشەی بێبڕوایان لەبنبێنێ ليحق الحق ويبطل الباطل ولو كره المجرمون تا حق جێگیر بکات و ناحەقیش لەناو بەرێو پوچەڵ بکاتەوە با تاوان بارانیش پێیان ناخۆش بێت إذ تستغيثون ربكم فاستجاب لكم أني ممدكم ب1000 من الملائكة مردفين بیر بکەنەوە کاتێک لە بەدردا هاناتان بۆ پەروەردگارتان دەبرد خوش هات بە هاناتانەوە وتی من دەنێرم بۆ یارمەتیتان 1000 فریشتە بەدوای یەکدا دێنە خوارێ وما جعله الله إلا بشرى ولتطمئن به قلوبكم وما النصر إلا من عند الله إن الله عزيز حكيم وخوا ئەوەی تەنها بۆ شادی و موژدەنار تا دڵەکانتان پێ ئارام بگرێت و سەرکەوتنیش تەنها لای خواوەیە و بەس بەڕاستی خوا بەدەسەڵاتی کاربەجێیە إذ يغشيكم النعاس أمنة منه وينزل عليكم من السماء ماء ليطهركم به ويذهب عنكم رجز الشيطان وليربط على قلوبكم ويثبت به الأقدام بیر بکەنەوە کاتێ خوا وەنەوزی بەسەرتاندا هێنا بووە هۆی دڵنیایی ئێوە لەلایەن پەروەردگار خۆیەوە بارانیشی لە ئاسمانەوە بۆ باراندن تا پاکتان بکاتەوە پێی و پیسی شەیتان دوودڵی و گومان لە ئێوە دوور بخاتەوە و پەیوەندی دڵەکانتان پتەو بکات و بەو پێکانتان دامەزرا و جێگیر بکات إذ يوحي ربك إلى الملائكة أني معكم فثبتوا الذين آمنوا سألقي في قلوب الذين كفروا الرعب فاضربوا فوق الأعناق واضربوا منهم كل بنان بێنەوە بیر کاتێک کە پەروەردگارت نیگای بۆ فریشتەکان نارد کە بێگومان من لەگەڵتانم
دەی دڵی کەسانێک قایم و دامەزراوکەن کە بڕوایان هێناوە بە زوویی ترس و بیم دەخەمە دڵی ئەو کەسانەی کە بێباوەڕ بوون جا ئێوەش لە سەروی گردنیان بدەن واتە سەریان و لە هەموو سەرپەنجەکانیان بدەن واتە لە هەموو لاشەیان بدەن لەسەرەوە تا خوارەوە ذلك بأنهم شاقوا الله ورسوله ومن يشاقق الله ورسوله فإن الله شديد العقاب ئەوە لەبەر ئەوەی کە بەڕاستی ئەوانە دژایەتی خوا و پێغەمبەرەکەیان کرد هەر کەسێکیش دژایەتی خوا و پێغەمبەرەکەی بکات ئەوە بێگومان تۆڵە و سزای خوا زۆر بەتینە ذلكم فذوقوه وأن للكافرين عذاب النار حكم سزاي ايوة اويا دي بيتجن وبراستي بو ببروايان سزاي آقري دوزخ هيا يا أيها الذين آمنوا إذا لقيتم الذين كفروا زحفا فلا تولوهم الأدبار أي أو كساني كبرواتان هناوا كاتيق لزنگدا روبروي زوريق لبيباوران بونوا قد پشتيان تيمكنوا هلميان ومن يولهم يومئذ دبره إلا متحرفا لقتال أو متحيزا إلى فئة فقد باء بغضب من الله ومأواه جهنم وبئس المصير وهركز لو روجدا پشتیان تێب کات و هەڵبێت مەگەر مەبەستی ئەوە بێت بۆ هێرشکردن بگەڕێتەوە یان بڕوات بۆ لای کۆمەڵێکی تر و یارمەتیان بدات ئەوە بێگومان بە ڕق و خەشمی خواوە دەگەڕێتەوە و جێگای دۆزەخ دەبێت کە جێگایەکی زۆر خراپ و بەدا فلم تقتلوهم ولكن الله قتلهم وما رميت إذ رميت ولكن الله رمى وليبلي المؤمنين منه بلاء حسنا إن الله سميع عليم دەکەواتە ئێوە ئەوانتان نەکوشت بەڵکو خوا ئەوانی کوشت و کاتێک کە مشتێ خۆڵ و زیخت ڕوو بە کافران هاوێشت بە تەنها تۆ نەتهاوێشت بەڵکو خوا هاوێشتی و لەیدان بۆ ئەوەی خوا بڕواداران تاقی بکاتەوە لەلایەن خۆیەوە بە تاقیکردنەوەیەکی چاک بەڕاستی خوا بیسەری زانایە ذلكم وأن الله موهن كيد الكافرين سەرنجامی باوەڕداران و کافران ئەوە بوو کە ڕوویدا و بەڕاستی خوا پیلانی بێبڕوایان پوچەڵ دەکاتەوە إن تستفتحوا فقد جاءكم الفتح وإن تنتهوا فهو خير لكم وإن تعودوا نعد ولن تغني عنكم فئتكم شيئا ولو كثرت وأن الله مع المؤمنين ئەگەر ئێوەی کافران داوای یارمەتی و سەرکەوتن دەکەن ئەوە بەڕاستی سەرکەوتنتان بۆ هات گاڵتەیان پێدەکات ئەگەر کۆتایی بهێنن لە دوژمنایەتی پێغەمبەر یان بتپەرستی ئەوە چاکترە بۆتان و ئەگەر بگەڕێنەوە بۆ سەر دژایەتی یان بتپەرستی ئەوە ئێمەش دەگەڕێینەوە بۆ سەرخستنی باوەڕداران هەرگیز دەستە و کۆمەڵەکەتان هیچ سوودێکتان پێناگەیەنن هەرچەند زۆریش بن و بێگومان خوا لەگەڵ بڕواداراندایە يا أيها الذين آمنوا أطيعوا الله ورسوله ولا تولوا عنه وأنتم تسمعون أي أو كساني برواتان هناوا جۆڕایەلی خوا و پێغەمبەرەکەی بن و پشتی تێمەکەن لە کاتێکدا ئێوە تێدەگەن و دەبیستن ولا تكونوا كالذين قالوا سمعنا وهم لا يسمعون
وەک ئەوانە مەبن کە بەسەر زارەچی وتیان بیستمان لە کاتێکدا کە ئەوان هیچ نابیستن و تێناگەن. إن شر الدواب عند الله الصم البكم الذين لا يعقلون. بەڕاستی خراپترینی هەموو گیان لەبەران لە لای خوا ئەو کەڕ و لاڵانن کە بیر ناکەنەوە و ژیر نابن. ولو علم الله فيهم خيرا لأسمعهم ولو أسمعهم لتولوا وهم معرضون. وأجر خوا بيزانيايا تاكيك لو كرولالانا داهيا بيغمان وايلي دكردن ببيستن ئەگەر خوا فەرمانی خۆی پێ ببیستانایە هەڕوویان وەردەجێڕا و ئەوان هەر گوێ پێنەدەرن. يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم واعلموا أن الله يحول بين المرء وقلبه وأنه إليه تحشرون. أي أو كساني برواتان هناوا وەڵامی خوا و پێغەمبەر بدەنەوە کاتێک کە بانگتان دەکەن بۆ لای ئەو ئاینەی کە زیندووتان دەکاتەوە بزانن بەڕاستی ویستی خوا دەبێتە بەربەست لە نێوان ئادەمی و دڵیدا واتە ئەو پەڕی دەسەڵاتی هەیە بەسەر دڵی بەندەکانیدا و بەڕاستی هەر لای ئەو کۆ دەکرێنەوە لە ڕۆژی دواییدا. واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة واعلموا أن الله شديد العقاب. وخوتان بپارێزن لە ئاشوب و بەڵایەک کە تووشی ستەمکارانتان نابێت بە تایبەتی هەمووتان دەگرێتەوە و بزانن کە بەڕاستی تۆڵە و سزای خوا زۆر سەختە. واذكروا إذ أنتم قليل مستضعفون في الأرض تخافون أن يتخطفكم الناس فآواكم وأيدكم بنصره ورزقكم من الطيبات لعلكم تشكرون. بیر بکەنەوە کاتێک کە ئێوە کەم و لاوازکرا و ژێردەستە بوون لە زەوی مەککەدا دەترسان کە خەڵکی بتان فڕێنن ئینجا خوا پەنایدان و بە یارمەتی خۆی پشتیوانی کردن و ڕزق و ڕۆزی لە شتە پاک و حەڵاڵەکان پێبەخشین بۆ ئەوەی سوپاسگوزاری خوا بن. يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. أي أو كساني باورتان هناوا ناپاچی مەکەن لەگەڵ خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم دا و ناپاچی مەکەن لە سپاردەکانی ناو خۆتان لە کاتێکدا کە ئێوە دەزانن ناپاچیە. واعلموا أنما أموالكم وأولادكم فتنة وأن الله عنده أجر عظيم. وبزانن براستي مالو من دالتان هوي تاخي كرنوي ايوان وبراستي لا إخوا پاداشتي زور قورهيا. يا أيها الذين آمنوا تتقوا الله يجعل لكم فرقانا ويكفر عنكم سيئاتكم ويغفر لكم والله ذو الفضل العظيم. أي أو كساني كباورتان هناوا أجر إيوة خواناز بنو خوتان بپاريزن هوي زياكروي راستو ناراستان بو فراهم دينيتو لەگوناهەکانتان دەبورێ و لێتان خۆش دەبێت وەخوا خاوەن بەهرە و چاکەی زۆر گەورەیە. وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله
والله خير الماكرين وبیر بکەرەوە کاتێک ئەوانەی بێباوەڕ بوون پیلانیان لە دژت دەجێڕا تا بەند و کۆتت بکەن یان بتکوژن یان لە مەککە دەرت بکەن و ئەوانە بەردەوام فڕوفێڵ دەکەن و خوایش لە بەرامبەر ئەواندا پیلان دەجێڕێت و خوا چاکترینی پیلان جێڕانە. وإذا تتلى عليهم آياتنا قالوا قد سمعنا لو نشاء لقلنا مثل هذا إن هذا إلا أساطير الأولين وكاتك كآياتكاني إيميان بسردا دخوين ريتوا دلين بيستمان واتا گرنگ نيا ئەگەر بماویستایە وێنەی ئەو ئاەتەمان دەوت ئەمە هیچ نییە جگە لە ئەفسانەی پێشینان نەبێت. وإذ قالوا اللهم إن كان هذا هو الحق من عندك فأمطر علينا حجارة من السماء أو ائتنا بعذاب أليم. بیر بکەرەوە کاتێک کە بێ باوەڕەکان دەیانوت ئەی پەروەردگار ئەگەر ئەم قورئانە ڕاستە و لەلایەن تۆوە هاتووە دەی بەرد بەسەرماندا ببارێنە لە ئاسمانەوە یان سزای سەختی پڕ ئازارمان بۆ بنێرە. وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون. وبراستي خواس زایان ناداد لكاتيك دا تو أي محمد صلى الله عليه وسلم لناويان دابيت هروها خوا توشي سزایان ناكات لكاتيك دا أوان داواي لبردن بكن. وما لهم ألا يعذبهم الله وهم يصدون عن المسجد الحرام وما كانوا أولياءه إن أولياؤه إلا المتقون ولكن أكثرهم لا يعلمون. خوا چۆن سزایان نادات لە کاتێکدا ئەوان بەرگری مسلمانان دەکەن لە چوون بۆ مزگەوتی بەڕێز و پیرۆزی کەعبە لە کاتێکدا ئەوان خۆشەویست و سەرپەرشتیاری ئەو مزگەوتە نین. بەڕاستی سەرپەرشتیار و خۆشەویستی ئەو مزگەوتە خوا ناسان و پارێزکارانن بەڵام زۆربەیان نازانن. وما كان صلاتهم عند البيت إلا مكاء وتصدية فذوقوا العذاب بما كنتم تكفرون. ونوێژی ئەوان بتپەرستەکان لە ماڵی خوادا هیچ نییە جگە لە فیکەکردن و چەپڵە لێدان نەبێت کەواتە بچەژن سزای سەخت بهوي بروانهينان تانوا. إن الذين كفروا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله فسينفقونها ثم تكون عليهم حسرة ثم يغلبون والذين كفروا إلى جهنم يحشرون. براستي أواني كبيباورن مالو سامانيان خرز دكن بو أوي برهلستي ريقي خواب كان زالمود ومالو سامانيان بخد دكن ودي بخشن لپاشان دبيت بداخو پجار بويان پاشان جير دكون وأواني كبيباورن هل دوزخ دا كودكرينوا. ليميز الله الخبيث من الطيب ويجعل الخبيث بعضه على بعض فيركمه جميعا فيجعله في جهنم أولئك هم الخاسرون. بو أوي خوا دستي ناپاك لدستي پاك جياب كاتوو ناپاکەکانیش لەسەر یەک هەڵچنێت ئینجا هەمووی پێکەوە کۆ بکاتەوە و
بیخاتە دۆزەخەوە هەر ئەوانە زیانبار و خەسار و مەندی تەواون. قل للذين كفروا إن ينتهوا يغفر لهم ما قد سلف وإن يعودوا فقد مضت سنة الأولين. أي محمد صلى الله عليه وسلم بلي بأواني كبيباور بون ئەگەر کۆتایی بهێنن بە بێبڕواییەکەیان بەڕاستی خوا دەبورێ لە هەرچی لەوە و پێش کردویانە، بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەرکردەوەی پێشویان ئەوە بەڕاستی با و یاسای پێشینە خراپەکان چی بوو بۆ ئەمانیش دووبارە دەبێتەوە. وقاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله فإن انتهوا فإن الله بما يعملون بصير. باوەڕداران جەنگ بکەن لەگەڵ بێباوەڕاندا هەتا ئاژاوەی بێباوەڕی و بتپەرستی نامێنێت و ئاین و ملکەتی هەمووی بۆ خوا دەبێت. جا ئەگەر کۆتاییان هێنا ئەوە بەڕاستی خوا بە هەر کردەوەیەک کە بێباوەڕان دەیکەن بینایە. وإن تولوا فاعلموا أن الله مولاكم نعم المولى ونعم النصير. وأجر رويان ورجيراو پشتيان هل كرد أو بزانن براستي خوا پشتيوان ويارمتي درتانا خوا باشترين پشتيوانا وباشترين ياري ددرو سرخرتانا. خۆشەویستان و بەڕێزان، لە ماوەی ڕابردوودا گوێبیستی خەتمی ڕۆژانەی قورئانی پیرۆز بووین بەڕاوەی کوردی. خوێندنەوەی قورئان بە دەنجی شەیخ محەممەد سدیق المەنشاوی و خوێندنەوەی ڕاوەی کوردی بە دەنجی دکتۆر عەبدوڵڵا. دەنگی کۆمەڵ دەنگێک بۆ نوێبوونەوە و داهێنان. أجل دورم ددا حاضر بوادي دور تسليما أجل دورم ددا حاضر بوادي دور تسليما مني غفلة زدا يشتا خريكي مسألة دورة لمن نازل متر نفسي بدخوشي أبي محوي لمن نازل متر نفسي بدخوشي أبي محوي كما تكردار أفكار بد رفتار وبتطور
قبر الكن الدروج جزاء دعوة يا قبري مقربر موجي بحري رحمة خاوس في ستاري وقرنا زحمة باب ونوم نام كنا ستر وخلوي ريب ويا ريب يا نازاني خسار ريب يا وين خزرنا جاني خسار ريب يا وين خزرنا جاني ريب
دەنگی کۆمەڵ ساباتێک بۆ ئارامی دڵان. كل محتاج لا إله أنت لك الغنى ومثلي من يخطئ ومثلك من يعفو أنت الذي أبدى الوداد تكرما ومثلك من يرعى ومثلي من يجفو لا إله إلا الله لا إله إلا الله لا 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 إله إلا الله لا إله إلا الله لا لا ولم يصفنا والله ولم يصفنا والله أن له يصفو أتيت إليك فاقبلني يا الله يا رحمن فاقبلني يا الله إنني بحماك فاحكني برضاك داوني بدواك لا أريد سواك قد أتيت إليك فالأمان لديك والعناد عليك إنني بحماك الله يا الله دەنگی کۆمەڵ کانیاوێک بۆ حەسانەوەی دڵەماندووەکان.
بەرنامەی هۆشیاری تەندروستی. بەرنامەی هۆشیاری تەندروستی بەرنمەیەکی هەفتانەیە و بەشی ڕاگەیاندنی نووسینگەی سۆرانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان پێشکەشی دەکات. ئەم بەرنمەیە دەبێتە فەرهەنگێکی تەندروستی بۆ تەندروستبوونی خۆت و دەوروبەرت و گرنگی جەستەی خۆت بۆ دەخاتە ڕوو. بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکان و بەرچاوڕوونی تەواوت پێشکەش دەکات و هۆکارەکانی توشبوون